مامۆساجان بەخێر بێ یاخوا سلامت من زۆر خۆشحاڵی مامۆسا قانە خورشید زۆر بەخێر بێ پۆدکاستی ڕوانگە خۆشحاڵترم سەلامت جەنابی کێشی لە گەنجینەکانی ئەم نیشتیمانە خۆشحاڵم لێرەی لە ڕوانگە ئامادە بووی یا ڕەبی سەلامت خۆشحاڵیە بن یاخۆ سپاسەکەین مامۆساجان تەوەری ئەمڕۆمان کۆمەڵێک بابەتە بەسەریەکەوە باسی یەکەین وەکو کورداواری ئەڵێ شەرم ئەبڕێ کۆمەڵێک بابەت باسەکەین لە بابەتی هاوسەرگیری لە تەمەنی گونجاو بۆ هاوسەرگیری چ کاتێک باشە شێوازی هاوسەرگیریمان چۆن بێ پێش هاوسەرگیری هەموو ئەم تەوەرانە پێم خۆشە بە حوڕی باسی بکەین ئەمڕۆ بەس پێشەکی لە پێش هاوسەرگیریەوە دەست پێ یەکەین ئەمە بابەتێک دەست پێ بکەم کوڕوکچێک با بڵێن کەپڵ یەکن پێش زەواج خۆشەویستی یەکن دانیشتون لە شوێنێکە کوڕەکە سەیری مانگەکەن کوڕەکە بە کچەکە ئەڵێ پێشەوەی هاوسەرگیری بکەن ئەڵێ ئەوە چییە؟ کچەکەش ئەڵێەوە مانگە کوڕەکەش ئەوە ناوە مانگ نییە وە تۆی دوایکە هاوسەرگیریەکەن دیسان لە هەمان شوێنە کچەکە ئەڵێ بە کوڕەکە ئەڵێ ئەوە چییە بۆ سەرەوە ئەڵێ کوێری نایبینیەوە مانگە جا مەبەستەکەم لەوەیە کەپڵایەتی خۆشەویستی پێش زەواج ناجح و سەرکەوتووە. بسم الله الرحمن الرحیم دەستان خۆش بێ ماڵتان هاوەدان بێ و گەنجینەی نیشتیمان پڕ بێ لە کانزای زۆر بە قیمەت ئینشاءالله. وڵی مەسەلەی هاوسەرگیری و مەسەلەی خۆشەویستی تەبعاً بابەتێکن یەکجار ئاوکێشن من لەسەر هەر یەک لەوانە دنیای قسە وشتی ترم لە شوێنترا بووە هەر لە یەکەم نووسینی من مەشهورەوە هەموو کەسە زانن ئەوەی شتی من بخوێنەوە عشق لە نێوان عەقڵ و ئایندایە ئەوەی ئەو کتێبە کە تا ئێستش زۆری ناڵێن پڕبینتر و بەهاترین کتێبتە مەسەلەن زنجیرەیەکمێ لە یوتیوبی خۆمدانراوە گەنج و خۆشەویستی 15 محاضرەیە بە تەفسیل وردەکاری و مەسەلانی تایە جایی کاتی هەڕەتی گەنجێتی خۆشمەوە نزیکی 18 ساڵێک پێش ئێستا بووە تۆمارکراوە هەرچەند کوالیتی تۆمارکردن شتەی باش نییە بەڵام ناوەڕۆکەی باشە و نووسراویش تۆ بە تەمام بردە و ئەوش کەمە کتێبێک ئەگەر خوا تەمەندا و تەفسیرەکەی مەلای گەورەتەوە ئینشاءالله کە لەم ئیشش دوامی خست بۆیە ئەو بابەتە بابەتی وردن من دایم وتومە ناکرێ بە ڕەهایی بە شتێک بڵێ سەرکەوتووە بە شتێک بڵێ فاشلە بە شتێک بڵێ باشە بە شتێک بڵێ خراپە دایمەنە بێ ئەو کەسەی کە پرسیارەکە ئەکا یا پرسیارەکەی لەبارەوە ئەکرێت بزانی دۆخی چۆنە کاتەکەی بزانی شوێنەکەی بزانی چۆنێتی دەستبردن بۆ ئەو حاڵەتە بزانی یعنی ئەکرێ کوڕ و کچێک پێش زەواج یەکیان خۆش بوێ قسە و گفتوگۆ لە بینیانە هەبێ جاری وایە لەوەیە غەڵەتیشان کردبێ دواتر زەواجیان ناجح بێ ئەگەری هەیە هەر ئەوە سەری زەواجەکەیان بخوا ئەو پەیوەندیە وا بکە کە هاوسەرگریەکەیان ناجح نەبێ بەڵکو بێتە بەڵایەک هەزار جا پەشیمان و خۆزگە یەکتریمان هەنە ناسیبایە بۆیە ئەم بابەتە ئەبێ ورتر یعنی هەڵی وەشێنی تۆ قسەی لەسەرکەی بەڵام بە شێوەی گشتی ئەگەر هاتوو مەحەبەتی پێش زەواج طبعا ڕاستی تۆیە بۆ زەواج ئەگەر بۆ چرکەیەکیش بێ ئەبێ پێشەوەی گرێبەستەکە بکرێ هەرم دوو کەسەیەکیان خۆش بێ ئەگەر ناتۆ معنای نییە لە ناو کوڕێک لە ناو 2 ملیار کچە چۆن نووسا بە یەکێک گۆڵێ منە ماخوازم هیچ هەستێکشی بۆی نییە جیاواز لەوانی تر من شێتی خۆمەکەی زەواج ئەخر هەمانە ینی من ڕۆژانە بەهۆی ئەو قسانەی کاریکەی لەم لاولااو تازە تۆ بوویتێتە دەم و چاوێک دیاری پەیوەندی ئەکرێ ڕاوێژەکرێ ئیتر برایەک تەلەفۆنە گاوتی خوشکێک تەلەفۆنی کرد بە گریانەوە جاروایە خەڵک تەلەفۆنەکە خەڵک پرسیارەکە من ئەم شتانە دێتە ڕێ ینی کەسی وا هەیە ئەڵێ ئێستا لەم سەدەی 20ەکە ئەڵێ کە من دراومەتە شوو هەر نەمزانی و بەرامبەرەکەم کێ ئەو نەمزانیوە هەر لە ماڵ و دوسێ ڕۆژتیان بخوام سۆژە دەینەشوو کاتێ سەیرم کرد و وتیانە یاڵە ئەو مەلامان هێنا و دەی ئەوە قەت مەگەر ئەو خوایە و ئەو پیاوە زۆر باش بێ دواتر خۆی لە دڵا جێ بکاتەوە گەرنا 40 ساڵیش بەیەکەوە بن ئەو ئافرەتە هەستێکی ئەو توێ بەرامبەر ئەو کوڕە نییە یعنی من بەهۆی دکتۆری منی برامەوە کە دکتۆری دەرونی و عیادە هێومانە هەنێ جار بڕێک لەو کەی سوشتانی دێتە بەردەسی تاوتویەکەین لە ماڵەوە باسەکەین ئەڵێ من ئافرەت دێ بۆ لام خۆدوتەنی شەرع شەرمینی ئەڵێ ئافرەت دێ بۆ لام ئەڵێم 20 ساڵە
25 ساڵە زەواجم کردووە هەموو جارێک مردم بێت لەگەڵ منا بخۆی وازانم ئەتکەکرێم ئێوە کەی حاڵەتەوە کە با دەم ناڵێ نەبێ چی سفادەیەکێ چۆگەر بێت و هیچ مەحەبەتێکت بەرامبەر ئەمەی بەرامبەرت نەبێستەکەی تۆ زۆرت لێکرێت تۆ وەکو ئەو ئافرەتانەیە کە لە ئەنفالا بران وەکو ئافرەتانەیە کە لە جەنگی داعشا بران و چەند ساڵ دوای هاتنەوە بۆ ناو کە سوکاریان لە خۆشی لە سجن بەربووە کە چی بە حساب زەواجی کردو مناڵی بوو بەس ڕغبەتی خۆی کە تیانە بوو تۆ جۆرێک لە جۆرەکان ئەم کچە سەرە بڕی ئەمە جۆرێکە لە کوشتن بۆیە بە شێوەیەک لە شێوەکان ئەبێ هەستێک هەبێ با یەکەم جاریش لە ڕێماڵەوە بێنە پێشەوە مەرجنی لام کوڕکچەیەک بناسن و لە دەرگا چات و دنیانا لە دەرگای ڕسمیەوە دێت من کۆرسێکم هەیە چۆن بۆچی هاوسەرگیری بکەین لە ئەکادیمیای هاوسانی دانراوە لەوێ باسم کردووە تا ئەم لەحزەیەش سەرکەوتووترین ڕێگە بۆ زەواج ڕێگە تەبیعەکەیە کە لە ڕێی ماڵەوە بیت یەکەم جا لەگەڵ دایک باوکە قسە بکرێت بەس ئایا پێشتر نابێ هیچ هەستێکت بەرامبەر ئەم کچە بوو بێ ئەی بۆچی هاتووی لەم ماڵادەی نەچوو لە ماڵ دراوسەکان هاتە ببینین و بەرکەوتەیەگەر هەبوو هەرە بێ هەبێ شتێک ئەگەلانی کەم بە قسەی کەسێکیش مەسەلەن کەسێ دێ اقتراحی بۆ تووەکە ئەڵێ مامۆستا عیسا کچێکی وا ڕێک و پێکەیە دووسێ قساکە لە خۆتۆ شتێکت بۆ دروستە بێ وڵات دیارە کچێکی ئیشەڵڵا ئیشەڵڵا ئەوجا ئەبێ شتێک هەر دروست بوو بێ بەس مەرج نییە بگاتە ئەوەی ئێستا ئەو مۆدێلە خراپە هەیە کە ئێمە بە یەک بناسین و دوو ساڵێک بە یەکەوە دەرچوون و قسەکردن و شت خواردن و ئێوە هەمووی ئەوەی کە لە کاتی دوای گرێبەس دروستە بێ و بەوە ماڵ دروستە بێ تۆ لە پێشتر هاتەواوێت جام مامۆستا ڕێک مەبەستەکەم ئەوەیە من ئەو تەریقی کە باسەگر و تەریقێکی سەلیمە و باشە ئەوەی کە مەسەرەن دایک و باوکە دێت تەقەتدا لە دەرگاوەم کوڕەکە بە شێوازێک لە شێوازەکان یا بینیوێتی یا بیستویەتی ئەچێتە پێشەوە و بە ڕێگایەکی ڕێکوپێک تعاملیەکەن مانجێکە پێش زەواجە هەفتەیەکە یەکتر ناسینێکی سەرەتاییە ئەمەیان هەیە ئەمە ڕێگە سەلیمەکەیە بەس ئەو ڕێگەی کە ئێستا باسی کرد پێشەوە چوونە دەرەوەی تایە کافتریایی تایە چوزانم تەلەفۆنی شەوانەی تایە ئەمە کاریگەریی خراپی نابێت دوای بۆ سەرزەواج و مەلموسە یعنی هەنێ شتەیە جارێکێ بوو قسەیەکێ کرد ئەوە قسە بووتی گەنجێک بوو من لە بینێکە لەو کۆرسە تایبەتە کە هەبوو ئۆنلاین بوو قسەمە کرد بەشێکی بەگاڵتە بوو بەشێکی ڕاست بوویانی وتم کاکە ئاگدار بن کۆر تەمەنی چووە سەر و 25 ساڵ هاوسەرگیری نەکرد بوو بمبورە طبعا کوالێتی عقلی دابەزیە ئەمە معنایەوە نیە شێتە بێدا دەشت و دەرە بەس لە چاو پێشتر کە تەندروستە هەستەکەی بڕێت تەسەڕفاتەکە لە هەنێشت عاجزە بێ کە یاوار جارانەمەوان نەبوو نەقسی هەست و سۆزە ڕێک وایە تۆ هەستەکەی لە شتێکا جێماویش پێت ناخۆشە جا برادێک وتی کاکە من ئەوە 30 ساڵ عمرمە زەواجم نەکردو چیم لێ هاتۆ کوا بوو وتم تۆ نمونەیەکی لەوانە خەبەرت لە خۆت دایوتی بۆ چیم وتم جا نازانی چیتە من سەیرگزار ئەم حاڵەتانە ئەبێ بە ئەزمونە بینرێت دەوروبەرە زانێ بە تایبەت ئێمە لە کۆمەڵگەی خۆمان قساکەین چونکە تۆ ژینگە دەوری زۆر زۆرە ئێستا لە کۆمەڵگەیەکی ئەمریکیە ناو کۆمەڵگەی ئەمریکیە ئەگەر کوڕکچێک پێش عەقدی زەواج بەس دانشن بەیەکەوە و شەربەتێ بخۆن و پیاسەیەک بکەن و قسە بکەن ئەمە زۆر شەریف و بێعیبن یانی هیچ مشکلەیەکی نییە دوای زەواج شتێکی بێ کێشەیەکی نییە چکەوان زۆر زیاترە ڕۆن زۆر خراپە ڕوان بەس لە کۆمەڵگەی ئێمە چکە تۆ هەستێک تێ لە ناوە شتێک لە نەستا جێگیر بوو ئەم شتانە غەڵەتە خەتی سووری تێپەڕانەوە لە ماڵێکا پەروەردە بکە زۆر پابەندی دینی نیت هەرەمەتیایە چکە کۆمەڵگە ڕۆژانەی قسەی مەلا هەبێ گوێت لە قسەی مامۆسا هەبێ گوێت لەم قسانەی منە بێ لە پۆدکاسێکە ئەمانە لە مێشکا جێگرێ کە جێگرت هەرچوویتەوێ وەکو نەبەستنی پشتێنی سەلامەتیە لە ناو ئۆتۆمبیلەکەتە تۆت گڵۆبەکەوێتەش لێدا لە ناخەوە شتێک لێدا تۆ خەری غەڵەتی هەستەکەی بەرامبەر خەریکی غەڵەتە دوای گواستنەوە و هاوسەرگیری من لە شوێن ترشام قسەم کردووە خودی خۆتە بیتە بێگانەیەک بۆ ئێستای خۆتەڵی پێشتر ئەمە بۆ لەگەڵ منە دەرەچوو ئەم پرسیار لا دروستە بێ بۆیە خۆگرتن لەم شتانە زۆر زەرورە یەک دووەم هاوسەرگیری من نەک بۆ پێش گرێبەستەکە من لەگەڵ ئەو ڕەیان بۆ چەندین ساڵ ئەبێ ئەم ژنومێردە هێشتا سوپرایزیان بۆ یەکتری هەبێ لە تەبیعەتە لە هەنێ هونەرنەمایی و جوانی پیشاندانە
چونکە مرۆڤ بە سروشت وایە شتێک کە هەمووی بۆ کەشف بوو تامیلا نامێنێ ئەمە تەبیعەتی ئینسانە چۆن تۆ سنووقێکت داناوە ئینسان مەراقێ و شتەیەکە قفڵی لێدراوە زۆڵ دوو چیت هەیە حەلە خۆی و شتێک کە ڕێکت خست شارتەوە تۆ حەزەکەی زیاتر بڕۆی بزانم چیتر هەیە ئێستا و جەماعەت شاخەوانمان لەگەڵایە لە پشتی کامێرەوە تا لووتکەی شاخ زۆر خۆشە گەشتی دە لووتکەکە دوای سەعاتی دوای بیرەکەی دوو چیەکەی با بڕۆینەوە خوارەوە تەواو بوو ینی ئەو ئامانجەی هەوڵت بۆیەدا و ماندوێتیت بۆیە چەشت تەواو بوو بۆیە کە ئابەیەکمانەیە لە دەنون ناسیە باسەکرێت خەمۆکی دوای گەیشتن بە ئامانج ئافرەت کە 9 مانگ مناڵ لە زگایەتی و بە پەرۆش و چاوەڕێتی لەدایک بێ کە لەدایکە بێت لە مانگی یەکەما توش خەمۆکیەک دێت جاران یاوت بە دیارەوە بن ئاڵی باو جنۆکەی بۆ دابەزێت جنۆکە نییە خۆیەتی 9 مانگە من ئەمەم چاوەڕێم بێتە دەرەوە هاتە دەرەوە چی بوو ینی ئەبێت دووبارە بچێتە ناو قۆناغی پەروەردەکردنی ئەم مناڵەوە ئەمە ئەنجام نەبوو ئەمە دەستپێکی قۆناغێکی ترە قوتابیە کە ئەخوێنێ ناخۆشترین مانگی کۆتایی مەرحلە چوارەتی مەگەر کولیەکە زۆر بێزاری کرد بێ بڵێ بەس نەجاتم بێ کە تەواو بوو دکتۆرا خوێنێت ماستەرە خوێنێت لەگەڵ مناقەشەکردنی تێزەکەیە توش لە حاڵەتی خەمۆکی دەیانی چیە مامۆ هەوڵمدا ئەمە نەتیجەکەی بوو ئەبێ بەردەوام نوقتەیە تری دانابێ بۆی دیسان بە پەرۆشەوە بۆی بڕوە لە هاوسەرگیریش وایە تۆ هێشتان عەقدت نەکردووە هەموو شتی بەرامبەرە زانی هیچ تامێکی نامێنی لەگەڵای بژی باشە مامۆستا ئێستا مەرحەلەی پێش زەواج باسەکە مەرحەلەی کەپڵایەتی جەناب لەسەرەوە باسەکە بڕی تەسیریە بۆ دوای زەواج خەڵکی ئەڵێ من ئەمەوێ ئەم یەکتر بناسین سەرناو پەیوەندیە بێ بۆ یەکتر بناسین لە کاتێکە مەرحەلەی کەپڵایەتی فەرقە لەگەڵ دەستگیرانیە دەستگیرانیش فەرقە لەگەڵ لە ژێرێک سەقفا لەگەڵ هەمووی جیاوازە چکە لە کەپڵایەتیە لەوانەیە هەفتەی جارێک 2 جار بیبینی یانی شەوانە سەعات 11 و مەزاجێکی خۆش هەیە وعد بە یەکترە دەن کۆمەڵێک شت دروستەکەن بەسواندنە بەشێکی نواندنە بەشێکی مامۆستا نییە کە وێنا بۆ یەکتر دروستەکەن کە دوای زەواج فلان ئیشەکەن و فلان کارەکەن دوای هاشن سێرەکەنە واقعا نییە کەواتە یەکتر ئەناسن پێش زەواج دوای زەواج یەک ناناسن جوانە تو خۆتە نازی تایزە 100% قورسە ئێستا تۆ خۆتت وەکو هاوسەرێک ناسیوە ینی کە نەچویتە ناوە قۆناغە نازانی هاوسەرگریەکەی وەکو باوکی خۆتت ناسیوە ئەزمونت نییە ئەستەن بەرامبەر چی بناسی ئینسان گوناحە تا ئەو ڕۆژەی ئەمرێ خۆی ناناسێ قسەیەکی مەشهوری بازیدی بەستامیە برادێک لێ تێکچوو بوو کردوە دۆستۆیفسکی نەیشێزای بڵێ دۆستۆیفسکی و فسکی وای کرد کە هەر تێکی دا بۆ سەرێکە پیاوێک گەڵێت یەکێک لەو موریدانە ئەڵێ چوون بۆ بەستام پرسیاری ماڵی بازیدی بەستامیم کرد وتیان ئەوە ماڵێنە بازی دایکێکی نەخۆشیە بۆ خزمەتی کردو ماوەیەکی زۆر تاوەفاتی کردو ئەڵێ لە دەرگەمدا زانیم هەرم ماڵە بازید و دایکێتی یعنی سێرم کرد لە ناو حەوشا خەریکی دەستنوێژگرتنە ئەڵێ کە لە دەرگامدا دەرگا کرا بووە سێریکی ناو حەوشەم کرد ئەوش فەرمووی فەرموو بۆ کی ئەگەڕێی وتم وەڵی بۆ بایەزی دەگەڕێم وتی وەڵام من 40 ساڵە بۆ ئەگەڕێم نەمدۆزیوت خۆی بوو جاری وایە تۆ بۆ خۆت ئەگەڕێی خۆت نادۆزیتەوە ئێستا ئەو هەموو خولا کرێتەوە خولی خود ناسی لە ئەخیری شا جاروای سەرت لێ شوێ باشم هەر خۆم نەناسی پرۆسەیەکی قورسە چ بگا بۆی بەرامبەر بناسیت اینجامە بۆ چیتە بەو تەفسیلە بیناسی یعنی جاری وایە تۆ زەواجەکەی دوای ساڵێک بۆ یەکەم جا چێشتێک لێنێ جاروای ئەڵێ بزانم حەزی لە چێشتی سوێرە یان کەی پرسیارەوە یعنی ئەوە قەزیەکە ئەوە مهم بێت جاری وایە لە ماڵێکە دەسەر خێزانن یەکێ بەردەوام سفرەدانرا مشتی خوێ لە پاڵ خۆیدانێت زیاد تێکە یەکێ گەڵێ وڵا ئەمە سوێرە تۆ زیاد و زیاد دەگاتە ناو شلەکە بۆی ئەوە نەبێ یەکێ گەڵێ وڵا شلەی بامێ تۆماتە هەر نابێ پیازی تیابێ یەکێ لێ وڵا پیازی تێکە خۆشترە بێ کوڕکچی یەک ماڵن بە تەواوەتی لە یەک حاڵی نەبوون 15-20 ساڵە براو خوشکن تۆ چی دەوێ ئەمە بەو تەفسیلە بناسی بە دوونەوە چێش دروست کاقی چێکاوە حتا میزاجی لە چێشتا لەگەڵ تووا یەک نەبوو شلەکە کەم خوێت و حەزت لە سوێرە کە دات نەب قابەکەی خۆت تۆزی خۆی زیادە تێ بکە ئەمە قەزیەیە کە تۆ 2 ساڵ بیهێنی و بیبیت و دەرچی تو پیاسە بکە وەڵامەوە بزانم حەزی لە قاوەیە یا چای
من تا 3-4 ساڵ بەلەیسە قاوم هەر نەئەخوارد ئێسش لە مسەقف بوونم نییە تاقیکردنەوەیە جارە دوو جای خۆی دایم وتومە 2-3 خواردن هەن یەکەم جار بیخۆ جنێوە دەیتە ئەو کەسەی کە ئەمەی دروست کرد و وتی بیخۆ یعنی ئەمە چی ئەمە قاوە وایە زەیتون وایە جەرجیری ژوایە ئەم سەوزە نیە سەوزی خۆرشی ژەر ئاینە خۆش سەوزیش هەنێکە زەڵێ تا لە ئەوڵ کاتێک جارێ خوارد دوای بێتە یادگاری هەڵە خۆی تۆ نەکەی قاوەکە لە دەم تا غەریبیەکەی حەزەکەی قاوێتر بخۆی منێک تا تەمەنی نزیکی 40 ساڵی قاوەخۆر نەبوومە بە ژیانمان لەوەیە 10 کوب قاوەم نەخوارد یەکەم قاوە بیرم دێ لە تەعزیەکە ئێمە عەشیەتی گێژن لای ئێمە ناوێن وایە گۆرانن عادەتیان زۆر لە گەرمیان بە عادەتی عەرەبە چیە جلو بەرگیان بە زۆری دزداش و نەعل لە پێەکەن و ئەو لە بەرەکەن لە تەعزیە قاوەیان گڕەدا قاوەی کوردواری لە تەعزی کوردواری خۆمان عادەتەن چای تەوزیع کرێ جا من ئەو کاتە پۆلی 6 بووم 6 عادەت 12 گەنجێکی 18 ساڵ باپیرەیەکی لەو برادەرانەمان وەفاتی کردبوو چوون بۆ تەعزیە ئەوەم زانی هاتن جا 2-3 فنجانە خاتە بین پەنجەی دەلەیەکی پێیتەوە ئەی خۆن هەمووی لە یەک وەرەگرن یعنی ئەم فنجانەی من لەوەی 20 کەس پێی بخۆ هەر لەو مەجلیسە یەک ئەوەی تێکە سیسیە دوانە طبعا لە گەرمیە ئاگرێکات ئەو دەلەیە ملی باریکە و نوکێکیەیە هەر سارد نابێتەوە تا تاڵیش بوو من نەمە زوانی ئەتوانی بڵی ناخۆم ئەتو گەنجێکی یەکەم جارشتەنا ئەو مەراسیمانە و دایە دەسمەوە ئێستێژەکەی دەبیرم ناو دەم بینەبێ تۆزێتەوەتی تامی لە بندارمایمە ئازارەکەی لە بن خوڕگمایە کە قومم لێدا هەم سووتانی ئێرم هەم تاڵێکەی هەدایەکە لی سەرما بیرم کردو شەریەکەونی بیعقڵە ماخۆمە چیەمە ئێستا ڕۆژانە کوپێک بەقەوا خۆم ئەلەو ژەهراوە یعنی شتێکە ڕادی لەگەڵیا بۆ من دوای 2-3 ساڵ میزاجمە گۆڕێ لە خواردنا من دایمە موت شیری دایکم لەبێ شیرم لە خواردەوە پار بوو یا پێران شیرێکیاندا نابوو لەسەر بینی کەونتەر و ئەوانە لای سەلاجەکەەوە مناڵەکان نەیخۆن ئەڵێم باشە بیخۆن ئەم شیرە ساردەی کە هەیە دامە لایە گڵاسی ئاوم هێنا گەڕامەوە لە خۆیەوە هەجار وایە نازەین بوو حاڵ ئیلامی شێتانت بۆ دێ هەر بانی شیرەکەم کردەوە قومێکم لێدا خێزان واسەیە گوتی قانع شیرە خۆی کاکە بوو هەرا لە ماڵ کانەوە حەدەزیە زۆر گەورە یوسف ڕایکرد ڕاکەن باوکم شیری خواردەرە وڵا وتماشە شیر خۆ حیج ناخۆش نییە یعنی بەڵێ هیچ ئیسەش خۆش نییە بەلامەوە بەس بۆ من تەسەور کە لە 6 ئیبتیدایی بووم خواردنیان تەوزیع کرد لە مەکتەب هەموو ڕۆژ قاپێش لە قاپێ برنج گڵاسی شیرانەدا من گڵاسە شیرەکەمەدا و برادەرەکانم قاپشلەکەم لیان وەرەگرت ئەم گۆڕیەوە جارێکیان کەس دیار نەبوو تم باشم بوو شیر ناخۆم قومێکم لە شیرەکەدا ئێسش دێتە بەرچاوم خەریک بووم مەعیدەم لەگەڵا دەرچی یعنی هەر ڕشانەوە هات لەگەڵێ باشە چی کراوە کە میزاجی من لە ماوەی چەند ساڵێکە ئەگۆڕێت شتێک کە ڕشانەوە پێهات شتێکە لە تەعزیەکە مێشکم تێکەدا ئێستا بە کوپی خۆم هیچ مشکلەیەکم نییە ئێدەی ئەمە من لەگەڵ ئافرەتێکە تەعاروفەکەم و ئەڵێ من شیر ناخۆم من قاوە ناخۆم دوای 2-3 ساڵە بمە شیرخۆر و قاوەخۆر خۆم نەناسی ئەو چی من بناسی بۆیە ئەوە غەڵەتە یعنی ناسینی بەرانبەر وەهمە لە دۆخێکە بۆ نمونە من یەک جار دایکم ئەمرێ نەمزانیوە لە کات مردن دایکمە تەحەملم چۆنە خۆم تاقی نەکردوتەوە کە ئەو دەخی دایکم وەفاتی کرد ئێستش بیرەکەم و تێناگە من بۆ ئەم لێهات یعنی بەجددی ئەڵێ ئێستا کە خانی و ڕوخێ بەسەر تا من 1 ساڵ لەسەر جێ بوو دایم لای برادرانم و دایکم بمرێ ناگریم تاکیدم چونکە ساڵێکە وردە ئەمرێ بە بەرچاومەوە 2 مانگ بەس هەناسەیەدا ئەو لە حەزەی کەوتیان هەناسە نادا وەکەوە بوو بە ساغی بە بەرچاومە سیارەی لیدا بمرێ بڕام ناکرد باشە مردن چیەوە لە ئینسانەکە دەی بەیانی من خێزانم بڵێ تعارفی لەگەڵکەم بڵێ من سەبرم زۆرە لە کات مردن کە سوکارە تو خۆ تاقی کردو نەوەڵە چۆن نەزانی ئیدعایەکی گەورەیە ئەمانە من تۆزێ دوور ڕۆیشتم بۆەوەی تێبگەین وردەکاری نەخۆمان نە بەرامبەر فری و نەدەین بەوەی کە من ئەمەوێت تۆ بناسم ئەسڵەن وە گوتم خۆشترەوەیە لە درێژایی 10 ساڵە من ئەم هاوسەرم هەنگا بە هەنگاو بناسم
چی پێویستە هەموو شتێکی بزانم دوای زەواجێ هەنێشتی ئەساسی هەن من لەو کۆرسی هاوسەرگریە پێچەیسە لەسەر زەین نەبم بە درێژی باسم کردووە جاسم المتەوەعە یەکێکە لە ڕاهێنەرە گەورەکان لە بواری خێزان و پەروەردەی خێزانیە هەر سایتێکشی هەیە بۆ دۆزینەوەی هاوسەر کابرا فۆرمە پڕێکاتەوە ئەم سیفەتانەم هەیە کوڕێکە خۆی کۆیتیە کچێکیش ئەم سیفەتانەیە پڕێکات و جار وایە ژنومێر بۆیە کە دۆزنەوە شێوێکی زۆر تەبیعیە لە ئەم کچە هەیە بەو سیفەتانە بۆ تۆ ئەشێ دە خاڵی ئەساسی داناوە دە پرسیاری سەرەکیە بێ کچ و کوڕ لە یەکی بکەن پێشەوەی بچنە ناو پرۆسی هاوسەرگریەوە ئەوانە ئەساسن ئەلباقی وردەکاریەکە وە کوتم نەک پێویستین تێکتەدەن زۆر تووشی مفاجعاتی خراپە بی هەلەی گەڕی هێدی بیزانی دەست خۆش بێ من ئەو شتانی کە باسە کرد تەمەەن لەو کەیسانی کە بینیوتە دیارە ئەو حاڵەتە وردانوێتە پێشەوە چکە ئێستا تۆڵی ئەگە چیتە دوای 20 ساڵی زەواج نەکرد بزانە حاڵەتێکی هەیە بۆیە ئەبێ گەنجتر زەواج بکە ئەگە گەنجتریش ئەم بیرکردنەوە وردانەی هەیە پێی وایە ئەبێ بزانێت حەزی لە چییە ڕقی لە چییە بەس ئینسانیش گۆڕانکاری بەسەرایە جاری وایە لە مووقیفێکە دڵخۆشی لە مووقیفێکە ئەبێ تێبگەێنرێ بە جددی ماڵ ئەرکیانە من دکتۆریە من 2 ساڵ بە لە ئیسا پۆستێکی کرده بوو شتێکی درێژ و جوان بوو نووسی بوو تکایە کچەکانتان بۆ بەشودان گەورە بکەن تۆ کچێکە گەوراکەی لە مناڵیەوە تەمەنی بووە 10 ساڵ و 11 وردە ئیشی پێ بکە لە ماڵە سفرەیەکی پێ پاکەرەوە پێڵەیەکی پێ بشۆ زوو خەبیری بڵێ تۆ بەیانی شو بکەی نابێ ئاوا دانشی بخۆ مێرداناشە بە دیار تۆ هەر تەڵەباتت بۆ داواکە و خواردن بێتە بەردەست دلیڤەری بێت ئەبێ ئیشێ بکەی لە ماڵە بۆ ئەوەی بزانێ حەقی مێرد لەسەری چییە مناڵی بێ چۆن بەخێویکە تۆ هەرداینە و بە قوربانت بووم و بەخوابی دەمەرکەس پەنجەی پێودای کوژم و ئەم قسە قۆڕانە بێمەعنایە تۆ مناڵەوالیەکەی بەیانی لە جیاتیەوەی بە چاوی ئەرکەوە سەیرێک بکە مزان ئەم شووەکات مێردی مناڵی هەیە ئەرکی چییە بەرامبەریان حەقی ئەوان لەسەر ئەم چییە بەردەوام دانیشتۆ بە نازەوە بڵێ باوکم توێتی وای لێ بکەن ئەمە غەڵەتە ئەمە جارێ ئیشی ماڵە دوای ئەمە جاران بیرم دێ لە چواری ابتیدایی لە چواری بنەڕەتی کتێبێکمان هەبوو ئەتەربیە ئوسریە پەروەردەی خێزانی چۆن ئێستا پەروەردەی نیشتیمانی هەیە بەهاکان هەیە پەروەردەی خێزانی هەبوو بەخوا لە چواری سەرەتایی فێری ماڵداریە کردی تعاملت لە ماڵە چی ژن و مێر چی مناڵ و باوک چی باوک و مناڵ دایک و مناڵ هەمووی بەوردی پێوتی کە چی بکەی بۆ ئێستا بۆ نەمێنێ ماڵداری جاران لە بەشێک بوو لە فەلسەفە ئەرستۆ باسی ماڵداریەکە ماڵ چۆن بڕێوە برێ ئەمانە بێ بێنرێتەوە ئەلەم بەرنامانە بێ جەختی لەسەر کرێتەوە لە جیاتی ئەوەی کابراایەک بێنی پێی لەسەر پێداناوە ئافرەتێک خۆی شووی بۆ نەبووە لە بەرەمە یان مێردەکەی کردووەتە کرێکارێک سوار ملی بووە قسەی زل و زەبەلاحەکە پارە دەرەکات تەبان مێردەکەی سەیری ئەم وەکو هاوسەر ناکە وەکو دایکی مناڵەکان ناکە وەکو کەرەسەیەک بۆ بزنس و پارە دەرکردن سەیرێکە کابرا هاتووە پەیجێکی داناوە 100 کەی ئەوەی هەیە و پارە دەرەکە مێردەکەشی لە بەردەمە ئەنوا حرەکاتی بێمەعناکە بۆ ئەوەی پارە بێت ئەم ژنان بەم شێوە پارە بۆ من دەرەکە ئەمە هاوسەرداری نییە ئەمە دوای 4 ڕۆژی تر هەموو یانیشین و کەوەکە تێڵەدا فڕێداتە ماڵ باوکی چووکە لە ژیانە هاوسەر نەبوو بۆی کەرەسەی پارە دەرکردن وەکو سایقێک چۆن سەی تەکسێکەکە ئایا تۆ لەگەڵ هاوسەر تا بێ وەکو ئینسانێک هاوڕێ هاو ئامانج هاوسەر هاوژین سەیریکەی یا وەکو کەرەسەی پارە دەرکردن سەیریکەی ئەمانە کۆمەڵگە تێکەدەن دێبڕێ قسەی بێمەعنا بۆ تووەکە سەر لەو گەنجە داماوە 20 ساڵەیە شێوێنێ مرد ئەگەوانە بێ بۆ من هەرنامەوێ ئەگەر ڕۆژانە وا منانەوە نەڵێ خۆشمەوێت وەم ڕۆژە گوڵێکم بۆ نهێنێ و باشەمە پارەکەی فەقیرە لەم بێ موچەیە ڕۆژ مانی ناتوانێت گوڵێ بکڕێ باش مامۆستا تەسیراتی سۆشیال میدیا نییە سێریەکە کەسێک نازانم ڤلۆگەرە نازانم ناوی بنێم چی ترگنگی لە سۆشیال میدیا ژیانی خۆی عەرزەکە ئەمڕۆ چوین بۆ ماڵی خەزورم وامان کرد ئەوەمان کرد هاوسەرەکەم گەڕایە گوڵی بۆ هێنام ئێکە خەڵکیش سێری ئەکا وازانە بێ هاوسەری هەمووی وابێ لە کاتێکە ئەو مەقتەعێکە لە ڕەنگە دروستکراو بێ ژیانی ئینسان زۆر معڕەزە بۆ بەرکەوتنی خراپ وەک باڵەخانەیەکی شوشەیە سیارە لێ خوڕی جاری وایە مانێک لۆرێک لە پێشتەوەی یەک بەرد لێ دەرەچێت داش شوشەی
بینی سیارەکەی تووە جاری وایە توازانێدات ناو چاوتە ئەگەری وام شەوشتکە سوکان لە دەست وەرگێڕێ تەواوبی لانی کەم زەربەیەدا لە جامی سیارەکەت بە 150,000 چاکە بێتەوە ڕاتە چڵەکێنیە خەلە لێ دروستەکە جاری وایە تۆ بۆ گاڵتە وردەبەردێک فڕێدەی جامی سیاری دووسێ کەس ئەشکێنی کورە تەقلە بە سیارەی ئاراستەی چەندین کەسە گۆڕی ئەوەیە کە خوای گەورە فەرمێ ئێمە نەکتوب ما قەدەموا ئاثارەهم ئێمە ئەوەی پێش خۆیان نردویانە و شوێنەوارەکانیشیان لەسەر نووسین جاری وایە قسەی تۆ شوێنەوارێکی زۆر خراپەیە سۆشیال میدیا وەکو هەر شتێکی تر دیوی باشێ دیوی خراپەیە قسەی باشی تیاکری قسەی خراپی تیاکری ئەبێ وریابین ئێمە چی وەرەگرین ئێستا تۆ ڕۆیتە دوکانێک خواردنی وای هەیە بەسوودە هەر ئەو شیرەی کە باسم کرد شیرێکی فرێشی پاکی کوردەواری حتا شیری تر لە ناو کارتۆنێکایە مەوادی حافظە و پارێزەری کەمترتیایە باشە خواردنی واشێ هەمووی دەردە دەیان دکتۆر ڕۆژانە دەرەچێڵە وریای جبز بنمەی دەنە مناڵەکانتان وریای فلان بن تۆ خۆتی هەڵێ بژێری ئەم ئینتەرنێتە کە ئەچتە ناوێەوە بە هەموو سایتوینەکانیەوە سۆشیال میدیا تۆڕە کۆمەڵایەتەکان بە زیاتر باشی تای خراپیتایە ئەنشیتە سەر کامێەوە چکە تۆ زبالەیەکت بۆ عرض کراوە لەگەڵ دنیاە گوڵی جوانە ئایا ڕۆڵی مێشەنگە بینی بچتەم گوڵانە شیلەکەی هەڵمژی کە دوای بەرهەمەکە دیارە هەنگوێنێکی باشە بێ یان حاشا وەکو مێشومەگەزێکەوێتە سەر زبڵخانەیەکەوە کە هەزار نەخۆشی نەقڵەکەی وەکو مەلاریا و نازانم چی ئێمە بە خۆمان وریابین سەیریکی یەکەن گوێلێکی یەگرین دڵ نیابە کابرا لە عمریا خۆ هەموو ڕۆژە تەسووی ناگا بڵێ ئەم ڕۆژ گوڵێکی تر و دوو خۆگەوا بێ ماڵی بێتە گوڵدان معنای نییە لە ساڵێکا یەک جا گوڵێکی بۆ هێناوە تۆ ئەمڕۆ گوڵێکی بۆ هێنامەوە ئایا ڕۆژەکانی تر چی پێوتو چی پێ کردو چەند قسەی ناشرینی نازانی ئەمە من باسم کردووە لە شوێنترە وتومە تکایە نامە بۆ منە نێرن هیوا هەیە نامانێرە مامۆساییان لەکوێ بێن بۆ لە بە قورعان ئیسان بەینێس لەوێ ئەو برادرە دوای گوێرێ بە گەنجێکە حەزمە کرد ئێستا ژەر بە تەمام یانی یارمەتی بدەم بەسە بێ تێبگەیە کە چۆن یارمەتیە دەی جاروای تۆ لە خۆڕایی مشەوەش بووی باشترین یارمەتیەوەی تۆ جارێ بەس گاڵتە بێ بزانمە مشۆژی تۆ لە بەلاش خۆ تێکداوە ئەو وازانە گوێی نادێتێ نا من لە ژێر چاودێریایی بەم شێوە ناکرێن ئەبێ کبی ئێستا مناڵێکە تۆ دەرزی لێ دەی لای دوکتۆر هەرواکە ئەبێ دوکتۆر بوەستی بڵێ وڵاتە تۆ هەر لێتە دەم بەستا تو وا بکەی ترسەکەت زیاتر یەک چرکە بێدەنگ بە چپ تەواو بێ ئیترە مناڵە لە لەحزەیە ئاستەکان بە دەرزیە گۆستا خۆ ڕحم دەرچوو خۆی کپەکە ئەو وەختی دەرزی لەدانەکەتە کەسی وایە منە بینێن لە بۆوانەی وەک خۆ منە یەکێک من ببینی ئەڵێ مامۆسایە چەند ماشەڵڵا هەر دەقێ بڕۆ بووکتە سەری ئاڵێ سەرسەرم وەرە ئەلێرا دانیش ئێوانیە من جارە میزاجم تەواو نییە بێت تاقدم مناڵێکی خۆمەوە نەبێتە دۆرمەلی تووڕابم بەڵام ئەو نووسینەی ناو کتێبەکە جاریوان لە مانیەکە من یەک پەرەگرافە نووسمەی خەمەناو بوانی وەک خەونەوە یعنی مانیەکە من دەدەقە میزاجم ئەوەنە جوانە ئەم قسەیە بنووسم توازانی هەموو ژیانی من ئەم میزاج جوانەیە قسەی جوان و پرتەقاڵیت بۆ بکەم وانە بۆیە من ئەم بەیانی هەڵساوم بۆ نوێژ نامەیەکم بۆ تۆ ڕقەمە نایناسم مامۆستا باشی هەڵسای وتم بەوە چێ مەوعدێکی شوێنێکمان هەبێ نام لێ هەڵسای بڵێ با بڵێ ئەوە دێمە شوێندا وتم تۆ کی وا بۆ خۆش بە منەڵێ هەڵسای وڵای مامۆستام شە خۆم لێ نەکەوتووەیشێکمێ لەکوێ ئێستا دێم بۆلات بابم هیچ دنیامەیە هەر ئێستا هەنامە بیت چی دە تۆ ئەوت بەنامە ناکرێ وتم بەو خوای بەنامە نێڵی ناتبینم بەنامە بڵێ ئەگەری خۆم بڵێ من دێم بۆ لای تۆ کورتەکەم پێ بڵێ چکە کەسی وام بینیوە مشەوەش بووە 6 تەلەفۆنی لەسەرەکە کردووە خوا ئاگادارە لە واتساپ و لە ڤایبەر و لە تەلیگرام و بە کۆڕک بە ئاسیا منش لە مەجزێکی ئاوام خوایە مۆبایلەکە لە پاڵتامە هەر خۆی کوشتوتی دوای نامەیەکە نەرمانم لە کاکە لە مەجلسێکم وڵای مامۆساگە بکرێەوە تەلەفۆن بەنامە ناکرێ لێم کاکە من هەروام تەلەفۆن بە زۆری ناتوانم جاویدن بە خۆشتم وتم بەنامە هەرچی بیڵێ دوای سەرێک وڵێ مامۆستا فڵان کتێب لەکوێ دەسەکەوت ماڵاوە دەوام زای دنیا ئاگری تێبەر بوو ئێمە هەر بەنامە ئەکرێ ئەسڵانە ماری تەلەفۆن نییە ئەوە لە فڵان شوێن لە هەولێر لە فڵان شوێن ئەستیمای دەسەکەوێ ئەم حاڵەتەم بۆ باس کرد کەسێک کە تۆ لە کتێبەوە ئەبینێ وازانێت تۆ هەمیشە ژیان داوە ئارام و نەرمونیانی و لە دۆخێکی خۆشایی کەوانێت ئەمە جزئێکی بەشێکی بچووکی ژیانی توێ کابرایەکیش کە دێ خۆی نوێنێ لە بەردەم کامیرا بەشێکی بچووک لە ژیانی ئەنوێنێ
من دایم وتومە و لە شوێنی تریشە ئێمە ئێستا وامان لێ هاتووە بە خۆشم جاری وایە ئەڕۆین لە شوێن نانێکی خۆشە خۆین ئەڕۆینە سەفرە و لە شوێنێکی خۆشین ئەوەنەی چێژ لەوە ئەبینین ئەم مەقتەعە بگرین پیشان کەسێکی بدەین کە وتمانە بێ نەهاتووە یعنی خەفەت پێدانی ئەو خۆشیەداتە ئێمە تا ئەوەی خۆشی لە خواردنەکە لە جەوەگە خۆی ببین ئەمە غەڵەتی گەورەیە ئەو ڤڵۆگەرانە ئەوانە جاری وایە دێن بە مەراقدان بە هاوڕێی یان جاری وایە لەوە خراپتر کچێکە خۆی هەڵواسیوەتە کوڕێکان نەیویستووە تۆ ڕابردوویم عالەمە نازانی ئێستا شووی کردووە لە حەشمەتا بووەتە ڤڵۆگەرێک هەموو ڕۆژێ مێردە جوانەکەم خۆی لیاڵکێنێ هەموو پەیامەکەیەوە ئەو کوڕە بیبینێ کە ها منت نەویست ژیانم چەند خۆش هەمووی درۆیە لە ناو ئاگری گرتووە لە دەرەوە گوڵ و گوڵزارە ڕاست نییە فضربت بينهم بسور له باب باطنه فيه الرحمة وظاهره من قبله العذاب أما عكسه خواهي قالوا فرمي لك قيامتها ديوارك دينا بين أهل باشت وأهل جهنم لنا رحمة لدره وعذاب أما عكسه لنا أقرأ لدره بفرو بستلكو رازان بهارو خڕی کانی دێوانە ئێمەمانە نازانین واللهی زۆرێک لەوانەی ئەم عەرزانە پیشانی ئێمە ئەدەن و جار وایە مەراقەکەنە دڵی خۆشمانەوە جاری وایە خێزانەکانمان کچەکانمان تووشی حاڵەتی دەرونیەکەمانە بۆ نەخۆشبەختە ژێن والله خۆزگە بە یەک دقەی تۆ خوازی نیەتی فەقیە بەمە من وتومە زۆر جار ئەوانەی کە خۆشبەختی ڕاستەقینیان هەیە کپن ئینسان بە تەبیعەت ڕژدە بۆ خۆیەتی خۆی لە خۆی تێگەشتووە ئینسان بە تەبیعەت بین خۆمان بێ بەخیلە وەکانە ئینسان و قەتوورە ئینسان بەخیلە زۆر حەز ناکە شتە خۆشەکانی عالەم بیزانە حەز هەری خۆم بێ من دایم وتومە ئەوەی هات کۆرسی کردەوتی چۆنە بیتە دەوڵەمەند خۆی دەوڵەمەند نییە چونکە دەوڵەمەند حەزاکەت و دەوڵەمەند پارەکەی خۆم ئینسان پارەیە بێ ملیۆنێری یەکشەوەی ساڵی گەڕاوەی کە پارەی بدە کتێبەی بۆ چاپ تۆگە بە یەکشەوە بیتە ملیۆنێر ساڵێکە نەتوانێت بیتە کتێبەکە و چاپ هەزانێر هەر پارەکەت کتێبەکەت چاپ بکەی ئەمانەیش کە دێن وا پیشانی عالەمیە دەن کە ئاوا خۆش بژێ خۆی خۆش ناژێ بە زۆری من ناتوان بڵێم 100% جا بۆیە ئەم چاوەڕوانیانە ئەبێ لای گەنج بڕەوێنینەوە کە تۆ باسەکەمان ئەوە بوو گەنجێک لە پێش 25 ساڵیە زەواجکە هێشتا کامڵدا نەمەزراوە کە منیسە لەوەیەم قسە بڵێن هەی ئەوە دژیەکە منەڵێمەوەی لە 25 ساڵی زەواجی نەکرد کوالتی عەقلیدا بەزیێ لەو لایشۆ پێتەڵێم ئینسان پێش 25 هێشتان تەواو کامڵ نەبووە بۆیە ئەمە چۆنە بێت ئەمە تێکەڵەن چکە ئینسان بەس عەقڵ نییە ئینسان عاتیفەیە زەواج ئەوەنەی عاتیفەی پێویستەوە عەقڵی پێویست نییە کواڵیتی عەقڵ لە شتێک بۆ شتێکە گۆڕێ تۆ لەگەڵ مناڵێکا تەعاملکەی بێ مناڵانە تەعاملکەی و کاتە عەقڵی يعني ئەگە بێعەقڵانە تەعاملت کرد لەگەڵ مناڵێکا و خۆت کردە پشیلە و بخودیۆم ئەتخۆم و مناڵەکەت سەری نێداتە سەریا هەموو گیانی بە دەرۆیە ئەڵێ باوە لەکوێم توش ئەگەڕێەوە چی لێ هات بۆ دیار نییە ئەمەی کە سەیرت کە ئەڵێم کابرا تەواو نییە ئەو ناتەواوی عینی تەواویە خودی تەواوی ئەوەیە کە خۆت ناتەوا پیشاندەی پێش زەواجیش بۆیە ئەڵێم پێویستی بە بەشێک لە عەقڵە پێویستی بە بڕێک لە عاتیفەیە تۆ دوای 25 ساڵی هەموو شتە بێتە لێکدانەوە دوو کەڕە دوو ئەکا چوار لە عشق و مەحەبەتە ئەوە نییە وتی یەک کۆیەکا یەک بەس لە عشقاوایە یەک کۆیەک ناکات دوو چۆڵێ ئەو چۆن ناکات ئەو ژنێکا لە خۆی دێتە ناو ژیان من تێکدا لە عاقڵێتیە ئینسان ناعاقڵانە تەعاملەکە پێشتر بۆی پارێزراو بن ئەم گەنجانە ئەبێت دایک و باوک ئەگەر ماون ببنە مامۆسای یەکەمی مناڵەکانیان جارێ بە عەمەلی خۆیان لە ماڵا پیشانی دەن بە مناڵەکان کاکە وەڵی من ئێستا بگەڕێمەوە بۆ قۆناغی زانکۆ ئەمە هەر خۆم بە فعلی هەر ئەم خێزانە مەڵە بژێرم کە ساڵم ژاردوو لە ناو 1000 کچە ملیۆن کچە داینە من لە شەعرێکشان نووسیم چاوم لە ناو 1000 کچدا هەر سەیکەری باڵای تۆیە هەرچەند پیا حەزی لە تەعەدودەیە ڕێ بۆ بکەرەوە حەزەقات دەیتر بێنێ بەڵام ئەگە هەر بڕیار بە یەک ژن بێنم و یەک هەرەمە هێنم بەخوار ڕۆژانش دەمەدەمانە بێت ڕۆژانە بە حاڵێکی زۆر تەبیعی جار وای هەر لەسەرەوەی بە تەمای خواردنێکم ئەبێ مناڵەکان بزانن ئەم ناکۆکیەی ئێمە جار بڕۆین بۆ فڵان شوێن نەوەڕڵاکۆ کات بڕاوە ئێستا مانایەوە نییە من لە دایکت بێزارم و غەڵەت بووم زەواجم کرد مصرم لەسەرم زەواجە خۆشبەختیشم پێی ناکۆکیشمانەیە
نەناکۆیکەکە وا ئەکا مەحەبەتەکە درۆ بێ نەمەحەبەت وا ئەکا ناکۆکی نەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابە پرسیاری لێکا کێت لە هەموو کەس خۆشترێ فەرمی عائیشە دەبڕۆ حەدیثی بوخاری مسلم دۆزە بزانم چەند جار عائیشە لەگەڵ پێغەمبەرەتێکی داوە شرینی بوو هاتووە کێک هاتووە داوێت دەرسی ئەو بارودۆخانە بێ من پێم خۆش بۆ وردەکاریانە مامۆساکە باسی کرد چونکە خەڵک ئێستا گەنج لەو تەمەنا زۆر بیر لە وردەکاریانە کاتەوە مەسەلەن حەز ئینسان من کە وێنەیەکم بۆ دروستەوە پێش زەواج ئیتر ئەبێ ئەم کەسە هەروە بێ ئیتر ئەم نە لە کاتی خەوا بینیوێتی نە لە کاتی بێتاقەتیا بینیوێتی ئەوانم پێ خۆشە وردە وردە ئێستا چینە ناو زەواج شۆکە جەناوە باسی کرد بەس باسی تەمەنێ کرد بەگشتی چ تەمەنێک گونجاوە با سەرگیری بۆ کچ وتومە هەر لەو کۆرسی چۆن بۆ چاو سەرگیری بکەن باسی ئەوم کردووە من باسی منطقی خۆمانەکەم تا ئەم لە حەزایش چونکە کۆمەڵگە بە یەکەوە ئەگۆڕێت ئێستا لە ئێرانە بەداخەوە گەنجێک 27 ساڵ عمری بێ و 28 ساڵ عمری بڵێ ئەو بۆ زەواج ناگەڵێ پەلەی چیمە کوڕ و کچیش زۆر بەلایە و تەبیعیە لە کاتێکە فارس قسەیەکی کۆنیان هەیە ئەڵێ دختەر کە ڕسید بە 20 باید بە حاڵەش گریست کەس گەیشتە 20 شووی نەکردووە بە بووی بگری جاران وایە نەوت ئێستا لە هەیڕۆ مناڵێکە لە 20 ساڵی چۆن میدەمەشوو چکە بار نەهێنراوە بە فعلی وەک مناڵ تا 20 ساڵی کابرایوت من خوشکانم لە کولێن ئێستش باوکم بەیانیان هەمویان لە فەیان بۆکە تۆ تیکەی پەنیر و ماس بۆ کچێکی 19 ساڵکەی بالفعل بە کەڵشوکردن نایە بەڵام ئەگەر بەعکسەوە تۆ لە 10 ساڵی فێری ئیشکردنی ماڵت کرد وردە وردە نەک بیچەوسێنیتەوە هێدی یارمەتیە چکە ژیانی پێویستی بەمەیە لە کۆمەڵگەی کوردی خۆمانە ستانداردی ڕێک بۆ زەواجی کچ 18 بۆ 22 ساڵ کاتێکی زۆر گونجاوە باش ئەی بۆ پیاوە بۆ کوڕ 22 بۆ 25 چونکە ئەرکی کوڕ واجبە شەرعەن عورفەنیش تا ئەم لەحزە بە پێی دابوونەریت بە پێی شەرع پیاوە بێ بژێوی ماڵ باتە ڕێوە ئەرک نییە لەسەر ئافرەت هەتا لە مەزەبی شافعیە جار وایە ئافرەدانی شتیش وەدەگای شەرع نەزان باشە لە شوێن تریش وتومە بڕێک لە ئیمامەکانی مەزەبی شافعی بڕوان وایە کە ژن ڕۆشتەوە ماڵ باوکی سێژەم لێ بوو ئەتوانێت بێتۆ لەسەر مێردەی حسابی کە بڵێ ئەوە مەسروف لە ماڵ باوکم پارەکەمدەوە ینی چونکە تۆ بێ سێژەمە ناتیتە مەسروفی من کامل لەسەرمە کە ئەرکت قورستر بوو عادەتەن لە 22 ساڵی تۆ کۆلێژ تەواوە کە ئەگەر خوێندن بێ بۆیە پێویست بۆیە لێبوو بیتەوە لە خوێندن ئیشکێ بەڵام ئافرەت تەنیا مەگەر موشکلی مناڵبوون بێ بڵێ لە کاتی دەوام و ئەوە هێشتا گەنج مناڵم ئەگە نایچ مشکلێکی نێ دانیشتۆ باشە مامۆستا هەڵبژاردننی هاوسەر مەسەڵەن کوڕەگەر هەڵی بژێرە لە دوای 25 بڕیارەکان باشتر نییە چکە بە دوو پێوەەر وا باشترە دوای 25 ساڵی بێ یەکەم بە پێوەرێکی ئیسلامی کە پێغەمبەری خوا لە 25 ساڵیە ژنیە ناوە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى طبعا بەبێ حکمەدەم ئیشەی نەکردووە لە 25 ساڵیە ژنیە ناوە بە پێوەرێکی تر کە پێوەری دەرونیە لە دوای 25 ساڵی ئەو بەشانەی کە پەیوەستە بێ بە بڕیاردانەوە لە دوای 25 ساڵی و پڕترە بێ باشترە لە دوای 25 ساڵی و باشتر نییە اختیار بکەن نەک لە دوای 25 ساڵی زەواج بکەن اختیارەکە بکەن چکە هەیە مەسەرەن لە 22 ساڵی 23 ساڵی اختیار لەوانەیە بکە ئیترەوە پرۆسی کە باسمان کرد ڕەنگە بە کەپڵایەتی بڕوا تا دوای 25 جوانە اینجا بهێنێ بەڵام اختیاری هاوسەر بە تایبەتی بۆ کوڕ بۆ ئافرەت چکە کوڕ وەکو جەنابەت مەسئولیاتی زیاتر لەسرە لە دوای 25 ساڵی باشتر نییە یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە زەواجی کە جارێ پێغەمبەر نەبوو هەموو عولەما زۆرینە و تویانە زۆرینە لە کەلامە باسییان کردو ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێش پێغەمبەرایەتی سنت نییە بۆ تۆ شوێنێکی ینی مەس پێغەمبەر صلی الله علیه و سلم شوانی کردووە مەرجە هەمومان شوانی بکەین بەڵام ژیانی وای خواستووە سەیکە ژیانی وای خواستووە پێغەمبەری خوا تیجارەتی کردووە ئێمە ڕێمان ناکەوێ باوکو کەسوکارێکمان نییە مامەیەکمان نییە تیجارەت کات تاجر بین بۆیە ئەوە حاڵەتی تەبیعی ژیانە ڕاستە سنەتە بەس پێوەر نییە ژیانی نانە ئەمە دووەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە 25 ساڵی زەواجی کرد پێشتر هەڵی بژاردە بوو ینی ئەمە خاڵێتر ئەو 25 ساڵیە 25 ساڵی مانگیە کا 24 ساڵی خۆر بە حسابی شەمسی و قەمەری حساب چوە عەرەب هەر بە مانگ حسابی ساڵیانە کرد 25 ساڵی قەمەری تقریبەنەکە 24 ساڵ و یەک دومانێکی شەمسی ئەگا 24 ساڵ و مانگە تقریبا سێم منیش وتومە باشترین کات 22 بۆ 25 ینی لە ناو 25 هێشتا لە کاتی ستانداردی احتیادیای ینی شتێک نەوتراوە غەریب بێ بەڵام لەوە تێپەڕتن باش نییە
حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکە قیاس پێغەمبەری خوا ئەم پەڕۆپەڕی هەیە هەموو شتەکانی ئەم پەڕۆپەڕی هەیە بۆ ئەوەی بزانی وەکو نوێژ کاتی نوێژی بەیانی تقریبا سەعات و نیوە پێش خۆرکەوتنە کۆتایی کاتی نوێژی بەیانی بە تەبیعی 5-6 دقه 10 دقه بە لە خۆرکەوتن مەسەلەن لەگەڵ خۆرکەوتنایە کامیەکەی باشترینەکە ئەویانە بەڵام هەر کاتەکە بەدەستی خۆتەوە ئێستا مەسەن بانگی نیوەڕۆدا ساعت 12:04 فەرەزن من لە یەکیش نوێژەکەم لە کاتی خۆیان کردومە هەر داش نوشتم دەستنوێژم هەیە لە مەجلیسێکین ئەڵێم دوای نوێژەکەم بەڵام تۆ بڵێ وەڵا لە بەرەو پێغەمبەر لە یەک نوێژی کرۆ یەک باشترینە نەئیت بوو پێیوتم لە ئەوەنە سەحابەمان هەبوو زۆر گەنجتر پێغەمبەری خوا خۆی لە ناو زەواجەکەی مەبەستەکە لێرەیە کە لەو 25 ساڵە هێناوێتی تقریبا 24 ساڵ و 6 مانگە چونکە 30 ساڵی هیجری 31 ساڵی میلادی 30 ساڵی هیجریەکە جا مەبەستەکەم لێرە ئەوەیە قەینا ئەو 5-6 مانگە گردنا نازابێەوە کێشە نییە لە دوای 25 ساڵی باش نییە بۆچی باش نییە بوتم دۆخە گۆڕێ جاری وا هەیە زروفی من هەر ڕێنادا پێش 25 ساڵی زەواج ئەمە شتێک نییە بڵێ ئاەتە تەمەنەکە پێوەرە مامۆستا خدەی سەیری برات کە من قسەکەم وازەحە ئێسەیەکی گوێ لە ئێمە ئەگرێت 40 ساڵ عمرێتی زەواجی نەکە چێ خۆڕ ناکاتە سەرخوا بڵێ تازە من تەواو بووم تەوابوونی هە نییە من باپیرەم لە 90 ساڵ ژنی چوارەمی هێنا وەڵا لە گەنجێکی 20 ساڵ زۆر دڵتەڕتر بوو بەخوا تا مرد کە 100 ساڵی ڕێک وەفاتی کرد پرتەوبۆڵی بوو لە دەست مامەکانم ئەوێت من کوڕم هەر نییە ئەوت باشەوە تووسە کوڕی ڕێک و پێکتێت کوڕ بووایەن ژنێکی تریان بۆ هێنام هەیە وایە یعنی عیبی نییە مشکلەیەکی نییە حەزی لە زەواجە بەڵام ئێمە باس شتێکەین دۆخت گونجاوە هەموو شتێک لەبارە لە خۆڕایی وەڵا با ماڵ کامل کەم و سیارەکەم ڕاقی بێت و نازانم چێمارە کات کوشتنێکی غەڵەتن بۆ من دووبارەیەکەمەوە پێشتر وتم زەواج تەنیا پێویستی بە عەقڵ نییە زەواج بەسێکی عاتیفەیە بەشێکی زۆر بەشێکی تری حەز و ئارەزووە پێچوپلیجی تێ نەخێن ئینسان کە گەورە بوو ئەو کەف و کوڵی ئارەزوۆی نامێنێ گەنجێکی 17-18 ساڵ بە بچووکترین دیمەن ڕسمێکی اعتیادی ببینی ئەو ڕوژێ ئەزانی ئەم مەسالە چەندێ پەیوەندی نێوان ژن و مێرد بە قوتەکە مەسەلەی ئارەزوو نایەوێ بەشێکی زۆری ئەو کەیسانە دێنە مەحکەمە ئەبێتە تەلاق و لە ژێر خانەی نەگونجانە تۆماریەکەن ئامارەکە چییە بۆ تەلاقتانسە ناگونجین نەگونجانەکە لە ڕوویان نایە بڵێ پیاوەکە زۆر حەزیزە ژنەکە ساردە بەعەکسەوە ئافرەتەکە حەزێکی زۆرێ پیاوەکە تاقەتێکی نییە ئەم حاڵەتە تۆ کە خوای گەورە لە تەمەنی 12-13 ساڵیەوە کوڕێک والیەکە باڵغە بێ یعنی چی یعنی خەونی ئارەزومەندانە ئەبینێ یعنی جەستەی ئامادەیە کچێکیش بە هەمان شێو جار وایە زووتریش ئەکەوێتە حاڵەتی باڵغبوون و گەورە بوونەوە کاکەوە ساڵێک و 2 و 5 و 6مان پێدان بۆ ئەوەی تەنیا لە ژێر فشاری ئارەزووە نەچنە ناو پرۆسەیەکی درێژخایەنەوە کە زەواجە و ئەرکی هەیە و ئەبێ بەرامبەر بزانی چییە و مناڵە خەیتەوە چی بەس بۆ بیکوژین دوای 12 ساڵە ئەخ گەنجێک جارێک وتی وەڵای برا من 12 ساڵە هەر خەونە بینم و هەر هیچم نەکرد قورکاوە سەرما بۆ تاکەی تاخیریکە خراپە بەڵام ئەگەر نەکرا گەنجێک تبە خوێنێ لە کۆلێژی پزیشکیە پۆلی 12 بە 2 ساڵە بڕیوە 25 ساڵ عمرێتی مەرحلە 6 تبە فەقیرە هێشتا ئەرکی بەسەرەوە هێشتان خوێندنی هەیە خوێندنێکی قورسیش ئەمە پێویست ناکا بڵێ تازە لە دەست دەرچوویت و تۆ بۆە 3 ساڵ بەی زەواج کرێنە من ناکرێ کەسی وا هەیە گەنجێکە دایکی باوکی لە ماڵە نەخۆشە لەسەر جێە زمانی ئەوە ناکا کە خێزانی خزمەتی ئەم ماڵە بکە نایشەوێ ژیانی کچێک بشێوێنێ بهێنێ بیکاتە خزمەکاری دایک و باوکی تاخیریەکە لە 30 ساڵیە زەواجەکە ئەم حاڵتێک زۆر ئاساییە خواوای زروفەکەی وایە جەنابەت تەمەنەکە وت مەسەڵەن ئەو تەمەنەوت بە شێوازێکی عام وا باشترە ئەوەی کە باسی کرد بەڵام ئەشێت مەسەڵەن جاری وایە کوڕەکە تەمەنی 18 ساڵە لەوە چێ 4 ژنی پێ بەخێوە بکرێ بۆ نیکە ئاساییە جا هەشە 30 ساڵە 35 ساڵ وڵای هێشتا وەختی ژنێ ناهینیە هێشتا پڕ کامل نەبووە هەرێکە و بارودۆخێکە ئەزانم بابەتەکە و بە گشتیە بەڵام هەنێ وەهم هەیە بە نازانم ناوی بنین وەهم ناوی بنین بیرکردنەوەیەک بە جۆرێک و ئەزانەیە کوڕەکە ئێستا من دیمە لە بەرنامە لە پۆدکاستا بانگێش کراوە توێتی حتا سیارە و ماڵ و حاڵە نەبێ نابێژن بێت دەی هەندێکیش پێی وایە بێ ئەوە بێنی هەندێکیش پێی وایە کە وەهماوە یعنی ئیلا بێت تۆ کامل بی ئینجاژن بێنی
بەس هەندێکی کەش هەیە مامەسا پێی وایە کە ئێستا ڕۆژنیە ناوە مەسەن تۆزە بارودۆخی قورس بووە لەوانەیە هەندێک بارودۆخی ژیانە ئیتر ژن داوای لێکا لەوە چێ شەرمەزار بێ نەتوانێت بۆی بکە یا مناڵەکەی نەتوانێت بێ پێویست بۆی بکە ئەڵێ بێ بارودۆخی دارایی زۆر باش شەرتە بارودۆخی دارایی باش بێ اینجا ژن بێنی هەموو ئەمانەی کە ئێمە قسەی لەکەم من یەکەم قسمەوە بوتم بە 100% هیچ قسەیەک هیچ فتوایەک هیچ خوێندنەوەیەکی کۆمەڵناسی دەروناسی گشتی ناگرێتەوە تۆ بە شێوەی گشتی باسەکەی حاڵەتی کەمترمانەیە زیاترمانەیە زۆر ڕۆژتووە ئەوانەمانەر هەیە بە شێوەی گشتی کەسێک ئەگەر وتی وەڵام من جارێ مناڵم ژنم بۆ چییە بالفعل مناڵە مادەم عەقڵی وا بێ بەس زەبت مەهێنە کەوتی من تا کامڵ نەبوو هەموو شتێکم نەبوو ژن نایەنم ئەو بۆ خۆی دیارە وایە چونکە هەستەکە بەدبەختیە خۆی بەکە مەزانێ لە بەردەم ئافرەتێکە کە بیخوازی ئەگەر ماڵی کامل نەبێ بیهێنێ فاشلە بێ بەڵام ئەوانەی گوێی لێ ئەگرن نابێ بچنە دۆخەکەی ئەوە بارودۆخی جیاوازە من پیاوێکە ناسم 4 ژنی هەیە بەخوا شەرع ڕێبدا 4 تیشی هێنە مشکلەیەکی نییە مامۆسایەک باسێکەیت پێشتر بە یەک نیچە فەقێتیەکمانە خوێند ئەوید مامۆساکەمان قسەی بۆ کردین گەنج بووین 16 ساڵ بووین ئەوید قسەی بۆیە کردین ئەیوت ئێوە ئێستا کاتی ئەوەیە ئەم 2 ساڵی تەمەنتان لە بەردەسایە بەس خەریکی تەلەبی علم بن فێرخوازی کتێب بخوێننەوە بیرتان نەجێ بۆ لای ئافرەت و شت هەلەی سۆ بڵێن زەواجەکەن چووە کات بەش ناکە ئەگەر کەوتیتە ماڵداری و ژنهێنان ناتوانی علم فێر بیت بخوێنی ئەیوت دەرستەوا بوو ئەم برایەمان ئەم برادەرەمان کە ئێستا 4 ژنیە ئەو کاتە گەنج بوو ئەوەڵ عمری بوو ئەویت هاتە لام ویت وەڵڵاهی من کاتم زۆرە یعنی هەستیە کرد کاکە بۆ کات نییە کتێب خوێن حەزەم ژن بێنم ئەوە هەر بە فعلی ئەبێ زۆر ژنی بێنایە کاتی زۆرە ئێستاش ئیشەکە کاری سیاسیەکە کتێبە خوێنێتەوە 4 ژنی هەیە لە ناو بنەماڵی خۆیشانە 5-6 بران برا گەورەی هەموویان نەکات و لە سوڵحایە و ئەمە وزەیەکی نائاسایی تایە بۆچی خەساری کادانشی وەڵام کتێبە خوێن و ژن ناینم بەڵام هی وایە داماوی وایە ئەڵێ بەخوا ژن بێنم هیچترم پێ ناکرێت وەڵام مەهێنە چکە بە خۆتە ناسی بەس بۆ من کە لەوانم کات بەشم ناکە ئەم کابرایە بینم 4 ژنێنێ و کاتیش بەشێکات لاسایە و کەم و قوڕەکەمە سەر خۆمە 2 ژنمێ نابێتە شەڕ لە ماڵمانە بۆچی وا بکەم بۆیە ئەبێ دۆخی خۆم بخوێنمەوە من دائیمەن وتومە قەت گوێ لەو کەسانە مەگرن کاڵێ ئەبێ وا بکەی نابێ وا بکەی بەڵکو بێ ڕێت پێ پیشاندا ئەگەر وای وا بکەی باشترە ئەگەر وای وا بکەی ئەگەر وای ئەوە مەکە ئەمە پێوترێ ڕێگەیەکی زانستی بۆی بەبێ بەرچاودڕون بێ دۆخی خۆتە ناسی تۆ بڵێ ڕۆژی چەند قاپ برنج بخۆی باشە ئیشت چییە وڵا دانیشتم لە ماڵە تایپەکەم وڵا ڕۆژی قاپێ برنجی زۆرە ئەی وەڵام من لەو گوندانم شوانم هەڵک ژێم بەو شاخە مەڕێنم و بزنێنم و بێنە خوارەوە بیبە وڵای کاکە تۆ 3 قاپ برنج خۆی ئێوارە برسیتە چکە تۆ جوڵەت هەیە بۆیە خواردن دیاریکردن چەندێک ئەخۆی تو بە مەعیاری ئەوەنە سیسی ئاوەمە قسەی بەتاڵە منێک کە وەرزشەوان بم منێک کە کارمەندی شارەوانی بم و وەکۆوتی ئەندازیاری پاک و خاوێنی ناو شار بم کە بە دوای سیارەیەکەوە ڕائەکەم و تەنەگەز بێ ڕۆژی 4-5 لیتر ئاو بخۆم من دانیشتوم لە ماڵە لەبەر سپلتێک ئەگەر لیتری ئاو بخۆم ئەگەر تەسەموم کەم مەعیدەم بە ئاو ژەهراوی بێ ئەم حاڵەتانیش وایە بەڵام بە شێوەی گشتی جوانترین حاڵەت و ئەوەی کە تەبایی دروسەکە لە ماڵە ئەوەیە ژن و مێرد بەیەکەوە خەریکی ماڵسازی بن ژن خۆ میوان نییە بێنیتە ناو خانوویەکی کامل فەرم وەرە ژوورەوە هەموو شتێک حازرە یعنی ئەگەر ژن بێنی ئەو فرسەتانە لە دەسە دەی ئێستا سەرکردەیەکێت تەوە نیوەی دنیاشی داگیر کرد ئاخیزا لە ڕووسیا شکا ئەڵێ گەرەوە دنیا داگیرگەی پێش ژنێنان بیکە جا نازانم ئەمە پێوەرە ژنێنان و هاوسەرگیری بە تایبەتی بۆ پیاوچکە پیاو بەرپرسیاتی زیاتری لەسەرە بە ئافرەتان خۆیان ئەوە زەنجەلیل بووە ئەوە خۆی فارسوەتەنی زەنجەلیل بووە زەلیلی دەست ژنەکەی بووە کە زۆر ترس نەیەڵاو بجوڵێتەوە ئەگەر نا هەر باسی پێغەمبەری خوامان کە سەڵاو بۆ ئێمە قودوەیە پێغەمبەری خوا لە چەند ساڵی یا کە ئەبێتە پێغەمبەر زەواجی کردو کە
کە ئەچێتە مەدینە و زۆربەی فتوحاتی دوای ئەوەیە 4-5 ژنی هەیە هەموویش ئەنجام داوە هیچ مشکلەیەکی نەبوو هەر عەرەب زۆریان بە گەنجی ژنیان هێناوە عەمری کوڕی عاص عەبدوڵای کوڕی 13 ساڵ بەینانە یعنی عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص 13 ساڵ لە باوکی مناڵتە باوکی 12 ساڵی ژنی هێناوە لە 13 ساڵی ئەڵێ هەر بە یەکەوە گەڕان وایان زانین بران هیچ هەر کەس نەزانێ دەی عەمری کوڕی عاص عیملاقێک بووە نه ڕێگر نییە نەوەڵا بەڵام ئەو قسەیش هەیە لەناو هینا مەشهورە لە ئیمامی شافعی شوی گێڕنەوە ئەڵێ العلم مذبوح بين فخذي المرأة هەر علم لە بەردەم ژنا سەر بڕاوە یعنی کە ژنت تێنایتر زەوا ئەمە بەشی زۆر بەداخەوە خەڵ پلێتی زۆر ئەسڵی نییە وایان لێ دێ من خۆم زۆر ئەو تەلەبە و برادرانی نزیکم ئەڵێم تا ژنتان نێناوە هەرچی فاشتان هەیە هیچ نییە هاشوشە یاشوشە بە یەکۆبین و دوایی وا بکەین و دەرچین و نام ئەڵێم کەی ژنت تێنا ئەوە پیا بوو ئەو تێپەڕان قفڵی نەکردی مەحف نەبوویتەوە ئەوە ئازای ئەڵێن ئەی خۆت بووە ئەڵێوەتوان وەک من مەسەلا ئەو ئازایەتیەکە من ئازاد بیت لە ئەگۆڕێت جاری وایە ئازایەتی خۆت نییە بەتەنیا ئایا هاوسەرەکەت دەرکیەوەکە ڕێگە بە تۆ بدە بەخوا منیش ئەگەر بێت و ژن هەموو ڕۆژێ بکاتە پرتەوە بۆ دیسان بۆ کوێڕۆی تۆ ئەمە چی ئەمە تێنا ئەوە منیش مەجبور بەشێکی زۆر 150 لانی کەم سازشی لەسەرەکەم ئەگەڕێمە دواوە بۆیە ئەمە ئەکەوێتە یەکتری ئەبێ بزانی خۆت کێی معدەنی خۆت هات بێتە دەست ئەو کەسەی هەڵێ بژێری کێیە ئەو قسە کوردی کە ئەڵێ دایک ببینی و کچەکەی بخوازە ئەبێت فەحسێکی ئەم ماڵە بکەی ئەم دایکی مەسەن چەندێ زاڵە بەسەر باوکی ئەم کچێک کە منە بخوازم چەندێ میوان قبوڵەکەن چەندێ قبوڵەکەن تۆ بڕۆیتە دەشت و دەرێک ئیشێکتە بێ پرۆژەیەکتە بێ ئەخر تۆ ئەو ئیشانە قوربانی دانیوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە غەزوەی وا هەبوون یەک مانگ تەقریبەن لە دەرەوەی مەدینە بووە ئایا ژنێ قبوڵەکاتەوە بۆ پرۆژەیەک مانگی بڕۆیتە دەرەوەی وڵات بڵێ وڵا ئیشەکەم واخواست جاڕای پارەشتیانی ها نەهێزە تۆ کارمەندی لێرە بەیانی زەواجیش کە بڵێ وڵا ئەڕۆین بۆ ئیشە و ئیفادەکەی 3-4 وەرەقەیە حەزەکە داهاتە بەس ئەگەر وت وڵای ئیشێکە بۆ خێرە ڕۆم لەوەی هەموو کەسەمە قبول نەکە خێر چییە منەکەیتە قوربانە و عالەمە و جا بۆ منیش خێرە لە ماڵا بیت و ئەمانە هەمووی ئەگۆڕێت تۆ ئایا ماڵت پێویستە کامل بێ ئەگەر هەت بێ باشتر بەڵام کێمان ئێمەونە خوا پێدا و کوڕی خوا پێداوێکین کە لەگەڵ زەواجە خان و سیارە و کەکە کوردەواری خۆمان جارانەوید 9 ماڵە بە 9 ساڵە ینی ماڵێک کە نوێ بنیاتەندێ 9 ساڵی ئەوێ من پێت بڵێم تا ئێستا لە قەرزی یەکەم ڕۆژی زەواج دەرنەچووم بەبەت هەنگاو هەنگاو لەوەی بڕوانەکەی تۆ هەر کەمارەکردن و زێر کڕین قەرز بوو ئەوەی هێنام دوایی عەرزێکم پێویستە بیکڕن کەمە خان و بەخوا قەرز بوو قەرزی زێڕەکە درایەوە قەرزی زەویەکە درایەوە خانە دروستەکەم دیسان قەرزە ئەو تەواو بوو قەرزی سەیارە بەخوا قەرزی سیارم نەدا بۆ وەرگەڕا بە 106 وەرەقە کڕی بووم دامە 29 وەرەقە بیسی قەرز بوو 9 وەرەقەم بۆمایەوە سیارەتر بکڕمەم جا بە قەرزێکی زۆرترەوە ئەو جا ماڵم هاتە هەولێر دیسان خان و پێویستی بە قەرزە ئێستش من بڕێ قەرزی حکومەتی باشم لەسرە یعنی هی بڕێک ڕاکێشانی سلفەی ئەمە ئەوە طبیعیشە بەخوا الحەمدولله خۆشی شەژین و هیچم لەو عالەمە کەمتر نییە و گەشتی خۆم و سیارە و ماڵ و وتی قەرزار قەرزباری نەخواردوە شەرتیش نییە ئەڵە کاسەی پڕ خۆشبەختی ماڵە هەنێ جار هەبێ باشترە بەڵام وەگوتم دەرکردن ئایا ئەو هاوسەرە دەرکیەواکە خۆگرێمە وا سەیرکەین ژنی کابرایە کە ڕات بەکەی 300,000 بە 2-3 مانگ جارێ نایدەنێ ئێ ئەو فەقیرە بێ هەمڕۆ شەڕ بێ لە ماڵە وڵای جار وایە ئەوە خۆشەژێ مناڵی وردەیانەیە گورە فەقیرە خۆیە کاتە ئەسپوکەر لە ماڵە باوکەکە بەلایەوە خۆشتر لەوی بچێسە چرخ و فەلەکێک ئاشتیکە ئەمەکەیتر پارەداتە سایەخەکە مناڵەکان ببە بۆ شاری یاری بیان بۆ ئەستەمبول ئەو مناڵە ئێوە لەگەڵ توا بێ باشە مام سەباسی ئەمری کوڕی ئاسە گرتە مناڵەکەی 13 ساڵ بووە وەختی خۆی من هەر باسی خزمگەم خاڵەکەم تەمەنی 13 ساڵ بوو ژنیە ناو مشکی بەسەرەوە بوو مناڵیشی پەروەردە کردوانە بۆچی ئێستا ئەوە گۆڕاوە پیا جاران زۆ بوو پیا هەر بە جددی من مامی خۆم خوا عەفوی کە مام ڕەزا لە کاتی ڕوخانی گوندەکانە
1970 تەمەنی ئەو پەڕی 43 ساڵێک بوو کاکە بڵێ 45 ساڵ بوو باشە جەمەدانیەکە بەستەوە قاچی کوردی لەبەرا بۆمانە من ئێستش کە وێنەی و کاتی دێتە پێش چاوم بۆ ئێستەی منیش هەر پیرەمێردێک بوو ئێستا من عمریەوم ئێستا من لە عمری ئەو کاتەی مام کە گوندەکان ڕووخا قەت ناشتا عقڵمەوە یعنی زۆر گەورە بوو زۆر ئەوە نەبوو لە دیدی منی مناڵاوا گەورە بێ یعنی هەر خەڵک چونکە مەسئولیەتی دیار بوو ئیش و کارەکانی ئیشی کەسێک بوو کە نزیک 6 ساڵەمە ئەرکەکانی دیار بوو چوونە ژێرباری بڕێشت ئەوە منە ڕۆمەوە ئەەکەم زۆرف کە گۆڕێت تەبیعیە لەگەڵ ئەوەیشا تەمەنی زەواجیش هەڵکشێ من بۆیە تا 25 مادانە کاکە وەک عەمری کوڕعازە 12 ساڵی زەواج مەکە دوو عمری ئەو تەبێ زەواج کاکە خۆ عمر چەندێکە ئەخر عمرێک تو بڵێ دوو هیچ نییە هەر 4 ئەوەنە تەواوەبی خۆ توش تەمەن عادەتەن لای خۆمە 6 بۆ 7ە تۆ 12 وتت وەڵام دوو ئەوەنەم قبول نییە کە بۆ 24 ئەوەن ئەبێتە 48 و تەواوی کەشتە کۆتاییەکان بۆیە ئەمە وتمان ئەو تەمەنە ئەکرێ ماڵ ئەگەر چاوی پێوە بێ ئێستش من هاتمە هەولێر تەسەورم نەکردووە بێ هاتمە مەکتەب کە بوومە مامۆسا لە ئەعدادیەکە کاکە بەم مناڵەکە ئەموت پۆلی 11ەیە پۆلی 11 من محەممەدی کوڕم کە هاتمە هەولێر پۆلی 8 بوو هەستمە کرد بوتوڵەم ئەنجامداوە زوو زەواجم کردو مناڵمە الحەمدوللاوە تا خەریکە مێرد مناڵێکە گەنجمە بینی پۆلی 11 دووەم ساڵمە ئەموت باوکت مالی چەندێت وەڵام هەر وەک تووە پێم ناخۆش بوو بەسمە کرد من بە پیر حاڵی بووە ئەموت بۆ چەندم مالی باوکت وەڵام هەشتاوێک ئەو بیرمە ڕاستەکە خوار باش چۆن توی بووە ئەوی مامۆسا من سێ مناڵم بیرمە بەجد سێم یەک و دوو نییە مامۆسامان لەگەڵا بوو شرینی هێنا وتم خێر وتی وەڵا زەواج شتێ بۆتم کردە دووان بۆ گاڵتەوتینە وەڵا بۆ کوڕەکەم وتم ئەو کوڕەت کە پۆلی 11 وتینە وەڵا من دوی لەو گەورەترمەیە وتم والی چەندی وتی 80 وتم ماڵاوە ئەمە 2021 پێ وەڵێم یعنی ئێستا نا وتم باش تۆ چیت کردو یعنی وتی وەڵا من لە 16 ساڵی باوکم ژنی بۆیە ناوتێتی خۆت تاقانەی نامەوێت تۆش درەنگ ژن بێنی تو کوڕێکت بێ با مناڵ زۆر بێ لە 16 ساڵی وەلحەمدولیلا وەڵا چێوێک شێ لەگەڵ کوڕەکە بەیەکۆ دێن بۆ دوام جارە خۆی سایقێکە جاوی کوڕەکەی سایقێ کرد ئەمە تەبیعی ئێستش بەڵام ئەمە باوکی خەمی بووە لەگەڵ یا بووە ئەگەر ئێستش ماڵ دەستبار بن بەڵام گەنجێک هە لە مناڵی فڕیدا بڵێ حەقمان پێتۆ نیە بڕچاو و دەرێ خۆت جوازەکەی ناکەی وەڵاوە نابێ بێ خەمێکی خۆی بخوا بەڕێکی هەنگاو بنی هەموو ئەوانەوە گوتم دۆخ کەسێتی هەموو گۆڕێ هەر شکلی ئینسان گەنجی وا هەیە کولی تەواو کردووە یەکی بینیڵێ پۆلی چنی شکلی بەواچێت تەلەبیم تۆسە عدادی بێ هەشە بە عکسەوە لە عدادیایە کابرای بینێ ناڵێ لە چ کولەیەکی لە چ کولەیەکی تەواو کردو ئەم شکلە گاڵتە نییە شکل بەشێکی پەیوەندی بە دەروون و بە مێشکەوە هەیە مادەم بە قاڵب تۆ پێگەیشتووی نیشانەیەوەیە دەرونیشت فکریش مامۆسا تۆ خاتر و گرتوین باشە کردەوە 25 ساڵ مامۆسا سۆرانەیوت لە 17 ساڵە درەنگە ژن بێنی ئەوە زۆر پەلەیەتی یەک جاری وای وتی قوڕ نەدەینە دنیاوە وەڵی وتمەڵا مەگە سێریش خۆمان کە ئێمە باردۆخمان گوزارانمان تەڵخە گەر زۆر مەترسە بەڵام ئیتر دڵش خۆش مەکە جارێ زۆر نییە مامۆسا قەناعەتم پێێنی ئینشاءڵڵا وەڵام مامۆسا باردۆخی ئێمە وای لێ بکەم من خۆم بێغیرەتم بە کەس نەوتووە کەسیش پێمان ناڵ ئەگەر پیاوەکیۆکویەوە شتێک ئێمە جوڵین دووردەوردە لە ڕێی جەماعەتەوەگاڵتەکەم وەڵام مامۆسا باشە مامۆسا نەزرەیەکەیە ئەڵە گەشتە 30 ساڵی تر دەسی لێ بشۆ زۆر جار هاواری لەکەن لە تەمەنا ئەو جەناب مەسەڵەتی تا 25 ساڵی مامۆسا هەیە مامۆسا سۆران ڕێزوسڵامانێ مەسەڵەن لە 17 ساڵی هەندێکی 20 هەندێک شێڵە وریابە نەگەیتە 30 ساڵی ئەمە بۆ عام باسەکەم ئەگەیتە 30 ساڵی ئەڵێ ناتوانانی ژن بێنی بۆ لەبەرەوەکو جەنابوتە بە عەقڵ بڕیارە دەی هیوایە بیرەکات و تۆ بڵێ لەگەڵ ما بگونجێ هیوا بە بیرکردو تۆ بڵێ ئەم خێزانەیەنم لەگە خاڵۆژنمان لەگە ئامۆژن ما بگونجێ ئایا ئەم بیرکردنەوانی دوای 30 ساڵی یا با بڵێم دوای 25 ساڵی کە بە عەقڵ بیرەکەی تۆ زۆربەی وەهم نییە دیسانە ڕۆمە سەرەوەی کە جاری وایە زروفەکەی تۆ خوێندنت هەروای دانێ تەبت تەواو کردو لە 24-25 ساڵیە یەکسەر کەوتێتە ناو قۆناغی
ئیقامە و ئەوانەی کە دوای بێتە ئیقامە قودما هەلت بۆ ڕێکەوتووە چیتە بۆ بۆرد خوێندن واکەی سێ تەمەند بۆ 32 ساڵ و تازە خەریکە تۆ خوێندن تەواوکە یان کولەیەکی تر کۆلێژێکە ئەوائل بووی لە 22 ساڵی تەواوت کردووە یەکسەر سکۆلارشیپێکت بۆ دەرچووە بۆ خوێندن بۆ دەرەوە بیرەکەی تۆ کچێک لەگەڵ خۆتا ئەوڵی ناسینەوەی بیتە دەرەوە هیچ خۆت جانێ نازان استقرارت نییە ئەڕۆی 2 ساڵ ماستەرە خوێنی هەر لەوێ لە زانگۆکە سەرکەوتووە بی ئەڵێن ئەگە دکتۆرایش خوێنی سکۆلارشیپ دەدەینێ 3-4 ساڵتر پێویستە واکەی تەمەنت بووە بنسی ئەم حاڵەتە حاڵەتێکی نۆرماڵە هیچ پێویست ناکە خۆی مشۆشگا و تازە من قوڕکرا بەسەرما و تۆ یەک دقە نەوەستاوی ئێستش تەلەبە بووی هێشتا خۆت بە مناڵەزانی من دوای 9 ساڵ لە تەعینات کە مامۆسا بووم چوون بۆ ماستەر خوێندن هەستمە کرد تازە وەرگیراوم لە کولیە و دووبارە فترەی قازادی دەوە نەخۆش بوو تەلەبەیت و واجبتەی و مامۆسا دیڵەوە بۆ نەتان خوێندەوە و یاڵا کوێز و هەی بۆ هین کە مادام ڕۆحت بە گەنجی ماوە هەستت نەکردەوە جێماوی چکە حاڵەتی دەرونی زۆن دەوری هەیە من پێشەوەی بینە ناو بەرنامەکە باسی 1-2 مامۆسام کرد وتم ئینسان وایە تەمەنی 5 ساڵ 6 ساڵە من گەورەترە گۆچانی گرتوۆتە دەسەوە و خۆی پیر کردووە بەفعل پیرە بێ تۆ سەیری کاڵی فەقیرەوە لایترەوە نزیک 6 نییە وەڵام من هەر حەزەکەم لەگەڵ و گەنجانە بم و هەر پێشم لە بەرنامەیەکی تر لە پۆدکاستێک گاوتمە دکتۆر هەژار وتم من هەر حەز نەکەن زۆرم لێ نەکەن هەربی ناکەم بۆ تەمەنم چنێک حەبی لەوە ناکەم تەمەن چییە ئەم حاڵەتانە لایەنی دەرونیە کە لایەنی دەرونی وتی بەخوا هەر لە مێش خۆیان داینابوو تا سینە مێنا فەوتاوم ڕێکە گاتەسی فەوتاوە هیچیش نییە وانە من تا سەر ئێسقان لەگەڵەوەم پێش 25 زەواج کردی بەڵام کە دۆخەکە بین بوو تەبیعیە من پێرێشە و لە ماڵی دۆستێکی نزیک خۆشەویستی وەک جەنابەت بووم لە 33 ساڵیە زەواجی کردووە بڕۆ ماڵیانەوە بۆ پێکەنین وتم کاکەوڵای من ونم سەقەفین بینە ماڵێکی واوە ماڵ ڕازاوەتەوە فول جەوێکی عاشقانەی ئەوە 33 ساڵ زەواجی کردووە و هیچەوە نییە هەسکا فەوتاوە و جا بۆ گاڵتەوتمە من وامزانی چەرچەفی خەوتنە لە بیرتان چووە قەنەفەدانراوە جۆرێک پەردە دراوەتە سەریا شێوەیەکی سێ سوکەی لایەکی ئەو لای چۆڵە وتمەڵابرا ئەمە مۆمێکی ئیشەکە لە ناو ماڵاوتم ئایا ئافرین ئیشەڵا درێژخایەن بێ ئەمە تێکی نەدەن تەمەنیشی 33 و نەفەوتا و نەیچوو ئینشاءڵڵا بەختەوەریشە بێ و زۆر سەرکەوتوانی زەواجی کردوانێ مامۆستا بارودۆخ پەلکێش بکە مەسەلەن تەمەنەکە و شتێک نییە بەڵام گونجا و بیکەیتە مێژ خۆت و جارێ من مناڵم و بە ئەوە غەڵەتە ئەوە غەڵەتە جوانە باشە مامۆستا حەزم لێ لەو بارودۆخە پێشەوەی بچمە سەر پێوەری هەڵبژاردننی هاوسەرگیری هەر با لەسەر تەمەن بمێنمەوە هەندێک تەمەنی فەرقی هەیە مەسەلەن ئافرەتەکە 20 ساڵە بڵێن پیاوەکە 30 ساڵەکە و بارودۆخی کە باسمان کرد پەلکێشتەکە ئەمە تا چەند کاریگەری هەیە خۆی ئەڵێن ئەگەر ئافرەتێک بۆ نمونە ئافرەتێکی 20 ساڵی لەگەڵ پیاوێکی 35 ساڵا بێ لە دوای 10 ساڵی تر تەماشایەکەی ئافرەتەکە 30 ساڵەکە پیاوەکە 45 ساڵە بەس پیاوەکە گەنجتر دەرەکەوێت بۆ لەبەری لەگەڵ ئافرەتێکی گەنجا بوو بە هەمان شێوازەگەر بێت و ئافرەتەکە تەمەنیە بێ و کوڕەکە گەنجتر بێ دوایە ئافرەتەکە گەنجتر دەرەکەوێت بۆ لەبەری لەگەڵ کەسێکی گەنجا بووە بەڵام بەگشتی تەمەن بینی تەمەن چەند بێ باشە ئایا پێوەریشە عادەتەن کورد خۆشمان هەروای کرد و عالەمێنیش وایە پیاو گەورەتر بێت لە ئافرەتەکە باشترە ئیتر ساڵێکە دوانە ئەوە زۆ نەڕۆین بڵێن سیچل مهمەوەیە گەورەتر بێ باشترە چونکە عادەت وایە من دووبارەیەکەمەوە ئەمە فترەتی ئینسانە خەڵک وایە هەڵە خۆی کاتە خەتای شەرع ئافرەت حەزی لەوەیە لەژێر سێبەری کەسێکا بێ من لە محاضرەیەک شاوتم زۆربەی بەرزداربووەکان ئافرەت بوون وتم دارمێوێک ئەگەر پێی بڵێ تۆ بێ لە پاڵ کەپرێک لە پاڵ دارێترا داتنین خۆتی پیاڵواسی نابێت تەریق بێتەوە وەڵام منەمە وەکو خوڕماقیت بوەسم تۆ خوا خەڵقی کوردووی زۆر تەبیعیە تەرزاوی تو خۆت هەڵکەین تە دارێکی ترا و جوان گڵامەیەکی ڕێک و ترەیەکی باشتە بێ دارێکی تر ناتوانێت خوڕما خۆی بداتە سەرێکێکی تاستەکە عیب بشڕی تو دار خوڕمای بۆ خۆت ئاڵان و لێکێت پیا و تەبیعەتی دار خوڕما هەیە ئافرەت تەبیعەتی لەولا و ترێ و ئەمانە هەیە ئەبێ بەوی ترابێ لەژێر سێبەرێ خۆی بۆ هەڵواسی عادەتەن تۆ کەسێک لە خۆت گەورەتر نەبوو هەلە خۆیەوە هەست ناکەی زۆر خۆتی پیاڵەواسی گونجاوە بۆی ئەمە وا ئەخوازێ کە تۆ یعنی کە پیاوی گەورەتربی لە ئافرەتەکە
ئەمە یەکسە بیرت بۆم گەورەترە بۆ تەمەنە ڕوا بەڵام ڕۆمەوە بۆ ئەو حاڵەتی گەنجێتی و پیرێتی کە باسم کرد کەسی وایە بە تەمەن مەسەڵەن 25 ساڵە بەشکل 20 ساڵانە ئەمە بڕوە ئافرەتێک بێنی هاوتەمەنی خۆی بێ حتا ئافرەتەکە ساڵێکی لە خۆی مناڵتر بێ وەکەوتە ئافرەتەکە لەو گەورەتر بێ چکە تۆ تەبیعەتت کە گەنجانەتر بوو مناڵانەتر بووە بێ بینت زۆر زیاتر بێ هەشە بەعەکسەوە هەر لە مناڵی وەکو پیاوێکی گەورە دیارە ئەمە ئەگەر ژنی 34 ساڵیش لە خۆی ئەمە مشتاڵێم زۆرە ها بەڵام هەیە بۆتە کێشەی و کچێکم دۆزێتەوە 6 مانگ ئەم دوسێ ڕۆژەیەکە تەلەفۆنی بۆ من کاڵێ کچێکم دۆزێتەوە 6 مانگ لە من گەورەترە ماڵ نایڵ و ماوەسە بۆتەی قەلەقم و ئیستیخاراکم و کورتمە ڕعیبە 6 مانگ هەر تۆ کوڕ کچی 1 ساڵم وتمەوە کەی شتێکە بیکەیتە هەموو شتێکم بەدڵە بەسەمەوە تۆ هەر عیبە بی لەوە بکرد ئەسڵەن تۆ بۆ چوویتە موالید ئەو سەیرەکەی بزان موالید چەنە کە شکڵی سەیرەکەی گونجاوە و یەک کەس ناڵێ وی ئەو ژنە گەورە چیە دۆزیوتەتەوە هەر بەڕوت ماڵ بۆ بزانن تۆ ڕۆیشتر کارتی نیشتیمانی نیشان ماڵداوە باعی بۆ دەرەکەی جارێ ئەخ ماڵداوەدان بێ ئەم وردکردنەوە زۆر غەڵەتە من خۆم هەر ئێستا خۆم وەکو ئەزمموی خۆم خێزام ساڵە لە من گەورەترە بەخوا 5 ساڵیش گەورەتر بواە من هەر خوا دوو جارە باسێکی ماوەسا هەرە بێ وابێ جارێکی شتی لە ناو 30,000 ئافرەتە هەر ئەوم هەڵە بژار خۆزەختی لەسەر نییە نەوەڵا فەقیرە وەگە خۆم پێ پیشاندم سەیری ئەمەش هەر بێ باش بڵێ ئەم حاڵەتە کە ئەڵێم بۆ ئەوەیە باشتری شتێ من خۆم وەکو نمونە بێنم باسی پێغەمبەری خوا ناکەم صلی الله علیه وسلم کە خەدیجە ڕاستترین ڕیوایەتەوەیە 3 ساڵ لە پێغەمبەر گەورەتر بووە 3 ساڵ ئەوەی کاڵێن 15 ساڵ ڕاست نییە چونکە خەدیجە زەواجی کرد لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم پێ 6 مناڵی لێ بووە ئێ باش ئەگەر 40 ساڵ عمری بوو بێ هەروانی مناڵەکانش تەمەنیان بینی بووە بۆیە ئەڵێن خەدیجە 28 ساڵ عمری بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم 25 ساڵ عمری بووە ناجحترین زەواجی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ خەدیجە بوو مناڵەکانشی هەمووی لەو بوون کە زۆرجان لە بەرامبەر عایشە لە ڕیوایەتێکا باسەکە فەزلی باسەکە ئەڵێ من وەحیم لە ماڵیەوە بۆ دابەزیوە کە سەرم لە باوشا بۆ وەحیمە دابەزیوە مناڵەکانم بەس لەو بوون کاتێک ئەو ئیمانی پێنام هەموو قەومەکەت پشتیان بەردابوو والحاصل فەزلەکانی خەدیجە باسەکە ئەوەش نەبوو بڵێ دوای ئەیبینێ و زەختی لەسەرە مردوو بوو خەدیجە مردوو بوو تۆماریش ناکرا قسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بڵێ ئەڵاوا معریفەت بۆ خەدیجە کایەوێ نا واقعە ئەم نمونە بۆیە باسەکەم لەوەیە زۆر کەس بە ماوەسەقایان لەم بوارانە خەبیرە خۆی کچێک نازاری دەستکەوتۆ مناڵنەوەڵات و هاوتەمەن بووینەوە لە منش گەورتر بوو هیچ مشکلێ تا ئەم لەحزەیە بۆ یەک چرکە تەمەن نەبووەتە کێشە لە بینی من و خێزانمە هەر بیرم لێ نەکردوێتەوە چونکە من بە فەعلی لە مناڵیش گەورە دیار بووم هەر شکلیشم ئەوەیە یعنی من دکتۆری ئەمە 3 ساڵە من گەورەترە تا چەند ساڵ بەر لە ئیسەیش بە هەر کەسێکم وتای بڕای ناکرد میوانمان هاتووە هاوڕێی دکتۆریە من بوو ئاوم گرداوتێتی هەیە من ئای بەکقانە ئاو بیرم دێ لێکوە لە دایک بوو ئەیت بەخوا بیرم دێ ڕۆژی لە دایک بوو لە بیرمە بۆتە هەرا ئەرۆڵا مناڵمان بوو باسەکە چییە تۆ کە شکڵت گەورەتر دیارە لە ڕوونای بڵێم تۆزە عقلیشم بوو عقلت تۆزێ پێ طبیعیە بەڵام نا باشتر وایە ئافرەتەکە مناڵتر بێ بە فعلیش ئەو شتە ڕاستە ئافرەت زووتر پێکاتەی جەستەیی فکری خوڵق و خوی گەورە ئەبێ هەر مناڵیە بێ ئاخر ئافرەتی 1 و 2 و 3 ئافرەتی وایە لە کوردوارێ 10 مناڵی بووە پیاوێکی سراحە دانیشتۆ تۆ 10 جار مناڵ لە زگی ئەم ئافرەتە بخوڵقێت و دووبارە دەرچێ جسمی تەواو تێکەچێ اینجا ماندووە بێ تۆزانی ئەو مناڵە 9 مانگ خەوتنت هەڵسانت حتا لە ڕووی دەروینەوە طبیەوە شەکرە ئەگۆڕێت جاری وایە و مناڵە هەموو کالسیۆم جسمی ئەو ژنە ئەبا زۆر ئافرەتی هەر لەگەڵ هەر مناڵێکا دووسێ ددانی ڕەشە بێتەوە کەوێ ئێدەی ئەمە پیاوەش بۆ خۆی دانیشتووە هەر دێتەوە علاگە خواردنی نێویاڵە چێشمان بۆ دروستکەن هەمووی هەر ئافرەت لە تەمەنی سەروی چلەوە کە لە طبیا پێ وترێ و لە مینە معروفە تەمەنی ناومێدی تەمەنی ناومێدی یعنی چی یعنی تر وردە لە مناڵ ناومێدە بێ لە جۆرێک بێتاقەت ئێدەی هەر لە ڕووی پزیشکیە و لە ڕووی دەرونیەوە سەیری یۆنکە کتێبی لەسەر چل هەیە ئەڵێ پیاو لە 40 ساڵی دووبارە بالغە بێت هەیە ئینسانی وایە بیر پاشە ماوەزە فڵان کاک فڵان
تازاڵی مراهق بۆ تۆ ڕسمەگری و سێڵفی بڵاق ئەوەیە دڵی تەڕ بۆتەوە دەرونیەن پیا و لە 40 ساڵی دووبارە تازا بێتەوە ژنێش لە 40 ساڵی فەقیرێت تەواو بوو ئێم دوانە چۆن ئەگەر بێت و ئێگە 10 ساڵ 15 ساڵێک خەڵکی لای خۆمانەیە ئەڵێ مامۆستا فڵان کەس کچێکی ناوە بە کچی خۆی شێوا بە تۆ سێت دەروون کە پیاوێک کە تەمەنی 50 ساڵە ئافرەتێکی 30 ساڵ بێنێت بینیان زۆر نییە هیچ زۆر نییە پیاوێکی 50 ساڵ ئەگەر یەک تۆز لە خەمی خۆیان بێ مل ناڕاتە سەر ئەو لووتکەی شاخە هەر گەنجە یعنی جاچ جاوی بڵێن ئەوە ژنێکی 30 ساڵ ئامادەی بیێنی وەڵا هەر تازە بێت هەر تازە بێت هەر فۆرماتە بێت خۆی لێوێداش 10 ساڵ دەزەکاتە زنجیر بادان ئەم حاڵەتە ئافرەتێکی لە تەمەنی 32 ساڵە وا نەزانی مناڵێکی خەڵەتێنراوە خۆی ڕازی بووە جار وایە لە هینی ئەلمانیەکانە تەمان تەمەنی دایکی عایشە ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ دروستترین شتەوەی 18 ساڵ تەمەنی بوو کە زواجی لەگەڵ پێغەمبەرا کردووە ئەوەیە 9 ساڵ ئەساسینی هەر درۆیە ڕاست نییە ناکرشتیوە بەڵام هێشتاش پێغەمبەر 50 ساڵ عمرێتی عایشە 19 ساڵ عمرێتی 30 ساڵ هەر زۆرە 30 ساڵ هەر زۆرە لە ظاهیرە من یەک قسەم وتووە وتومە لەوە گەڕێ بتەوێ بیان و بێنیتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عایشە فەرمێت تا وەفاتی کرد تەڵەسپیەکانی سەر و ڕیشی مە ژمارد ئەمە نیشانەی وەیە تۆپ بە گەنجی ماوەتەوە چکە جسم تابیر لە ناویشەکە پێ وەفاتی کردەوە حتا وەفاتی کردووە لە جەنگا بەشداری کردووە شمشێروەشێن بووە لە زۆرانە لیان نەبردۆتەوە سەحابەکە لە ئەسپ سواری و لە وشتر سواری مسابقاتە هەر یەکەم بووە عەلی پاڵەوانی ناو سەحابە فەرمی هەر شتێ بترسان خۆماندا پەنای پێغەمبەر ئەمە لە هەموو ڕوویەکەوە ئەم پیاوێکی تۆ ئەمانە لێگەڕێ ئەم عوزرانم ناوێ یەک ڕیوایەتم بۆ بدۆزۆ عایشە گلەیی کرد بێ بڵێ وەڵای پیشوم کرد پێغەمبەر ئەو پیر بوو نازانم شتی وای نەوتۆ ئێ باشە کە ژنە ڕازیە تو چیت لەم دوورەوە هاتووە هاوار ناوەتەوە تۆ قچێ من لەم زەمانەیشە ئافرەتە ناسم خەریک بۆ حەیای پیاو بووبە نەمدەنێ خۆمە کوژم شوی پێکەم عاشقی بووە کچە عاشقی پیاوە بوو پیاوە 25 ساڵە گەورەتر بووە زەواجی کردووە کراوەتە هەرا لە سۆشیال هەی بێویژدان کورە بێویژدانیەوە نەیهێنایە کچە داوای کردووە کچە ڕجای کردووە هەزار جار مەمنون بووە کابرا ئەڵێ بابە عیبە بە باوک تەشێم ئەڵێ تەمەن هەر ڕەقەمە ئەو پێتەڵێ تۆ قچێ لەم دوورە بە قورعان حەسوودیە من کورت و پوخت ینی حەسوودی بردنێک ئەم دەستی ناکە هاوتەمەن خۆی پێڕازی نییە باشەوە چۆنە کچە نازاری خەڵت تۆ قجێنەی خەڵەتانەوە شخصیەتیەوە ئاهێنێت ئەم کچەیەوێ لە سێبەری ئەم پیاوا بێ شانازیەکە بەیانی بڵێن خێزانی فڵان کەسە پێی خۆشە حەزەکە پیاوەکەی پیاوێک ڕقم بێ ناو خەڵکە بۆیە ئەم تەمەنە ئەگۆڕێ بەڵام بەگشتی پیا گەورەتر بێ باشترە دیسان ئەی چەندێ گەورەتر بێ گەنجێکی 18 ساڵ کە وتمان ئەکرێ زەواجکە گەنجی 18 ساڵ ئەتوانێ کچێ بێنێ 10 ساڵە خۆی مناڵتر بێ هەر عیبە نابێ و کچێ 8 ساڵ چۆن هێنی پۆلیسی ابتداییە شتی وا نابێ بەڵام ئەی 38 ساڵێ 10 ساڵە خۆی مناڵتر بێنی ئەسڵەن هێشتان کوڕەکەت تەنەزولی کردووە کە ڕازی بۆی کە 28 ساڵان بێنی مەسەلەن بۆیە ئەگۆڕێ بەوە تەمەنەکە چەنە تا بزانی بینیان چەنێ باشە کوڕێک 20 ساڵانە کچێ بێنێ هەر 1-2 ساڵە خۆی مناڵتر بێ گونجاوە بچووکتر لەوەی مناڵی بێنێ بێتە شەڕێن خۆ برادرێک بوو ژنەکەی زۆر مناڵ بوو هێناوی ئەی تو ئەو خوایە کچی زۆر مناڵ مێنن بە قورعان من ئێرەم بوو بوومە وەساهی نەیە ناودەسی بێڵە ئەویت ئێرەم مردە بوو ئەوەنەدا بوو مەسەلا بڵم پورە وز بە حەیامان ئەویت هەرە جوڵاوە و کوڕە نەکەی ئەویت نێزانی مناڵێکی 4 ساڵی هێنا بوو مەسەلەن ئەویت هەنێزانی تەعامل کا بەس مشتم لێدا لێدانی عەزیەت نا بەس بووی کوردانش ئەمە لەوەی بەڵام ئەگەر کوڕەکەش مناڵ بوو بەیەکەوە گەورە بن بە تایبەت لەژێر سەرپەرشتی ماڵێکی عاقڵە دایک و باوک چی ئەملا چی ئەولا بزان سەرپەرشتیانکەن خۆشە بەیەک لە مناڵ گەماکەن بەیەک سێ فلان کارتونەکەن مشکلەیەک نییە والحاصل تەمەنەکە بە گوێرەی گەورەبوو نەگۆڕێ حتا گەورەتر بن تەمەن بینی زیاتر بێ کێشە نییە وەگوتم پیاوێکی 50 ساڵ کچێکی 30 ساڵ بێنێ حەز زۆر نۆرماڵە هیچ مشکلەی نییە بەڵام پیاوێکی 30 ساڵ ناتوانێت 10 ساڵی بینێ بڵێ تو ناتوت 20 ساڵ ئەو 20 ساڵە لەگەڵ گەورەبوو ناگۆڕێ تەمەنەکەی بە گوێرەی تەمەن باشە مامۆستاجان بێمەوە پێوەری هەڵبژاردن
بە تایبەتی ئافرەتان بۆ کوڕانچکە ئافرەت تۆزێک بارودۆخەکەی ناخۆشە بێ و کاتێک کە کەسێک دێتە داخوازی یا نازانێت چ پێوەرێ هەڵ ببژێرێ. من تاوان تەلەبەی علمی نەفسم جەناب داگاداری لێکێ لە کۆڵنەوەکانە لە تورکیا کردوم لەسەر هەڵبژاردننی پێوەری ئافرەتان چۆن پێوەرەکەن بۆ ئەو کوڕێکە هەڵێ بژێرن. لەوە چکە ئاسانترم توانی پرسیار بکەم. من پرسیارەکەمەوە بۆ ئافرەتان بۆچی کەسێک دێت کوڕی گەنجێکی قۆزی ڕێکوپێکە تۆی خۆشەوێ بەدڵ ئەشزانی خۆشیەوێ ئەشزانی کە تۆی بەدڵە خۆشیەوێ کەچی ئەو کوڕێک کە ئازارتەدا و ئەو گریانێ و ئازێتەدا و با بڵێن دوو لە ڕوتان شەلاتی و سەرسەریە کەیف بەوە دێ نەگبەتیەکە کە دەرونی ئافرەت حەلی نەکردو حەلی نەکردو پێش زەواج ئەم بیرە ناکاتەوە بەس دوای زەواج نە قۆزیەوێ نە جوانیەوێ وەکو جەناب باسیگر حەزەکە بەس مێردەکەی پیاو بێ چکە وەکو جەناب و پیاو دارخورما و ئافرەتیش وەکو لاولا حەزەکە لە دەوریا بێ جا ئەم حاڵەتە چییە مامۆس؟ طبعا یەکێک لە ئاڵۆزترین ئەو جوگرافیانەی کە بە ئینسان کەشف ناکرێت دەرونی ئافرەتە کە ئەڵێم ئینسان یعنی بە پیاو خۆشیان وەڵا هەر بە خۆشیان کەشف ناکرێت ئەمە حەقیقەتێکە کتێبێک هەیە چۆن هاوسەرەکەتە ناسی ئەوەنەی بەقەد ئەو باوڵەیە هەمووشی سپیە هیچ سوادەی نووسیا بەرگی یەکەم یعنی بەرگێتیژێ هەرێ خوێنەوە هیچ دەست ناکەوێت. ئەوە پرسیارێکە کە بە جددی ئافرەتان خۆشیان جەرەوەی لە خۆیاڵی نازان بووام خۆیاڵی نازان بووام. باشە مامۆستا عەفوم بکەی هی ئەوە نییە ئافرەت ئەو تەمان بە قسەی پیاو زۆرتر هەڵە خەڵەتێ هی ئەوە نییە بۆ ڕووکەشە بۆ قسەکردن هەڵە خەڵەتێ بەخوا من ئەگەر بڵێم وایە یعنی من کەشفم کردو ینی من بۆ من تایسە لۆغزە کاریگەریەکەی حیفە بەڵام ئەبێ وان نەبێ ئەبێ وان نەبێ ئەمە ئیشمان لەسەرەوەیە کە ژیان بەو شێوەیە خراپ ئەڕوا من بە کچانم وتووە هەر یەکێک لەو قسانەی بۆ کوڕەکان ناخۆش بوو کەوتم کواڵێتی لە 25 دابەزێ یەکێک لەو قسانەی وتمە ئەو کچانی لەو خولە بەشدار بوون وتمام قسەیەکەم تەکیدم لەسەر زۆرێکتان قورسە بە تایبەت ئەوانەتان کە لە دۆخێکان ئەستەکەن ئەدگرێتەوە قسەکە بەڵام حەقیقەت با تاڵیش بێ بیزانی ئەنی نەخۆشێک کە ئەڕوا بۆ لای دکتۆر خۆی توانی عیلاجی خۆی کە نەخۆشەکە ئەگە قورس بوو وڵا گوناحە پێی مەڵێن غەڵەتە ئەبێ پێی بڵێن نەخۆشیەکەت ئەوەیە زوو بکەی فرێ خۆتە مادەمە گەرێکەیە چارەسەربی خەڵەتانن نابێ. من وتومە ئافرەت زەواجێکی سەرنەکەوتووی هەبێ زۆر باشتر لەوەی تەمەنی باتە سەر زەواج نەکە چونکە گرەیەکە لە دەروونە کە من بۆ یەکێک نەبوو زەواجەکەی سەرکەوتووە بێ ئەوە زەواج وەکو شوتی کڕینێکە شەرت نەکرێت هەر بۆ هەمومان تۆ کەسێک هەڵە بژێری عائیلەی ڕێک و پێکەوت دوای باس پێوەرەکانێکی فلان 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 هەموو خاڵەکانی تایە قەدەرەن ئەیهێنی بێک و ناکونجی یەک شتی هەیە لەگەڵ تووە ناگونجیە بە هیچ فیتەرێ چاک ناگری نابێ بۆی نابێ کارەبای خەلێکی تایە ئیلا نازانی بەڵام هەنێشت علاماتێ دوایی کە تۆ باسی پێوەرمە ئەزانین من باسم لەوەیە بۆ ئەم قسەیاکەم ئافرەتەیە کەسێ دێتە داواڵێ وەڵا ترسم ڕێک نەکەوین تۆ هەلەکانت دیاریکراوە عینەن ئیترەمە گلەی لە من نەکەن عاقڵ بین گلەی لە خوایش ناکەین خوا دروستی کردووی خۆی پێ ناساندووی بکەوە خەمی خۆتە ئێستا من ناتوانم بفڕم وانە خوا ئینسانی دروست کردووە ناتوانێ بفڕێ پێشتی و تۆ ناتوانانی بفڕی و پێشتی و تۆ توانی دۆخێک بسازێنی بفڕی هەموو دەقەیە گلەی بکەم بۆ من هەڵۆ نەبووم بۆ من بلبل نەبووم بابە بجوڵێت تیارە دروستکە و بفڕە کەچیش چەند شتێکی هەیە پیاو خوا پیاداوترە مەسەلەن بۆ مناڵبوون ئافرەت ژمارەی هێلکۆکەکانی دیاریکراون کە بێتە مناڵ پیاو تۆوی هەر لە ژمار نایە ئەگەرەیە لە 90 ساڵی مناڵی هەبێ ئەم بەینشتێکی وا بوو ڕاپۆرتێکیانە سەر کرد ئیتر ژن بڵێ بۆ من نەمەتوانی لە 80 ساڵیش مناڵم بێ بۆ یەکە درەنگی شوم کرد مشکلم نەبێ لە دایکایەتی مەحروم نەبم وا خەڵقراوە لە مەسەلەی دەرونیشە لە مەسەلەی زەواجیشە وایە دیسانەڵێن بەتایبەت لە کۆمەڵگەی خۆمانە وڵای لە غەربی شەر وایە بەڵام لە کۆمەڵگەی خۆمان زیاتر پیاو لە ظاهرە ئازادە هەر کەسێکی بینی بە دڵی بوو بڕاتە پێشەوە داوایکە بەڵام کچە بێت چاوەڕێ بێت داوا بکرێت هەلی تۆ بۆ داواکردن بێشمارە
هەر کچێکت لە هەولێر لە سلێمانی لە کەلار لە هەڵەبجە لە دۆک و زاخۆ لە چوزانم سۆران و ڕواندوز و چۆمان بینی دەتوانی بڕۆی داوایکی بەڵام ئەو کچە کێ دێتە داوای ئەگەری هەیە ئافرەتێک لە ژیانە چەند کەسێک کە پەپەنجەی دەسە ژمێرێن خوازبێنیان لێ کردوێ بۆیە گەڕانەوەی هەر هەلێک لەمانەکە هاتووە و مەمنونە شووی پێ بکەیت تۆڵی نەوەڵا ئەمەم ناوێ فڵانشتین بەدڵ نییە ئەگەرێ ئاخر هەلت بێ یەک کەس داوت نەکرد بترسن وەڵا بەجددی وایە بەجددی وایە بەڵام تۆ من برادر بوو لیستی شەشناوی لابوو کوڕ بوو یەکیان پەرازام لە کۆلێژی فڵان لە فڵان شان ئەڕۆم سەیرێکم ئەگەر هاتمەوە بەدڵم نەبوو دەوام ما بێچم بۆ کولی فڵان ئەویشیان پێم وتۆ ینی لیستەکە بەدەستێەوە بوو وەکەوە بچی لە مارکێتێک شیر بکڕی ئەمە فڵان شیرتانەیە بۆ مناڵ نەوەڵا دەیەچم لە مارکێتەکەی و لە ئاگەڕێم بەدەستخۆیەتی لە ظاهیرا بەدەستخۆ خۆلەوەی قسمەتەکەی هیچ کەس بەوانە پێی ڕازی نەبوون و ئەو کچێژ یەک کەس بێت و زەواجکە ئەمە پشتێکی ترە بەڵام باس ئەو هەلاکەین لە بەردەستی توایە بۆیە کچان ئەبێ وریابن چاوەڕوانیەکانیان کەمترکەنەوە ماڵ ژن دروستیەکە واللهی 150 بۆ 60 پیاوی دامای وایڵی مۆمە 100 ژنەکەی دروستیەکە دووبارە چکە ژنە توانێت بێتە دایکی دووەمی مێردەکەی ئەوە جاسم متەوەع 4 جۆر زەواجی داناوە ئەها لە جۆرێ سەرکەوتویانە ئەکرێت کچەکە گەورەتر بێ ئەڵێ 4 جۆر زەواجمانەیە دوانیان سەرکەوتون یەکێکیان تقریبن ئەڕوا نۆرماڵە بەس زۆر ڕاقینە یەکیان فاشلە ئەمە گرنگە ئەمە بینەر بە جدی گوێ لێ بگرێ ئەڵێ جۆرە زەواجمانەیە ژنەکە ڕۆلی دایکە بینێ پیاوەکە ڕۆلی مناڵە بینێ یعنی ژنەکە جۆرێک لە جۆرەکان دایکایەتی بۆ مێردەکەی نازی مێردەکەی زۆر هەڵەگرێت نازی مێردەکەی کێشێ مێردەکەی لە بەردەست ژنەکەیان مناڵە بێتەوە ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ خەدیجە وا بوو هەر کە وەحی دابەزێ خەدیجە لە خۆی ئەگری ئەڵێ دانیشە بەس بیر کەرەوە پێغەمبەر بەو پیاوەتی هەر لە 25 ساڵی کێشەی قوڕیشیان محل کرد خەدیجە دێت دڵنەواییەکە بۆ یارە و حەنانەی بۆ خەدیجە هەیە جۆری دووەم بەعەکسەوە کچەکە نازنووزەکە پیاوەکە ڕۆڵی باوکە گێڕێ بووی عائیشە لەگەڵ پێغەمبەر وا بوو صلی الله علیه و سلم مشکلە دروستە بێ جاروایە ئەها کێکەشکێنی و نازانم چیکە و ماوەی قسە لەگەڵ پێغەمبەر ناکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەزانم هەر کاتێک لێم بێتاقەت بی جاتەکەمەوە لە کاتانی کە دڵت خۆش ئەڵێ بەچی ئازانی ئەڵێ هەر کاتێک بێتاقەت بی ئەڵێ سوێن بەخوای ئیبراهیم کاتێک جەوت خۆشاڵی سوێن فەوەڕەبیک سوێن بەخوای تو ئاوایە ئەڵێ وەڵا ڕێک وایە پێغەمبەر ئەڵێ ناسێ ناسیە کێشێ جۆرێکی ترمانەیە وەکو هاوڕێ تەعامولەکەن ژن و مێردن یعنی جار ئەم نازەگازە جار وابن عازە بن بە یەکۆ بڕیارە دەن ئەمە شتێکی نۆرماڵە بەڵام زۆر ماڵەکە ڕۆمانسی نابێ جۆرێکی ترمانەیە کە فاشلە هەردوویان ڕۆڵی مناڵە بینن ئەم چاوەڕێتی ئەو نازیب کێشە و چاوەڕێتی ئەو نازیب کێشە دوو مناڵ لە ماڵێکا بێتە شەڕە خەشێک ڕاگەر ئەم مناڵ لەسەرین ئەمە فاشلە ئەمە مەگە چۆنا یان حتا ماون وەک قوزەڵ قورد ژیانە بەنە سەر یانە بێ جیابنەوە ئەم حاڵەتەم لە چییە ئەگەر ئافرەتێ لە خۆی ڕاببینێ مێردەکەی لە خۆگرێ ئەحتیوایەکە جۆرێک دایکایەتی بووەکە ئەو پیاوە کاتە ئەوەی کە خۆیەوێت وەڵا ناچێتە دڵ ناقی نییە فەقیرەیەکی هاتووەم لە مێش خۆیان کوڕێکی تەنکوتی واقی چاوکاڵی داناوە بەردەوام قەمیسێکی سپی لە بەرایە ئاوا خۆیەتەکەون لە پڕ تورخنێکی بۆ دێزیی بەرداوەتۆ و ئەمە حرەونی وا مندام نابوو لە خەیاڵی خۆمە بەڵام دەوروبەر پێڵێن دایک پێڵێ باوک پێڵێ ئەڵێن پیاوە بەخواسەی شکلی مەکە ئەوەنە نەرمونیان ئەوەنە ڕێک و پێکە هاوڕێکانی چەند بۆیان باشە یەک تۆز دەستکاری مێشکردکە وێنەکان بگۆڕە تۆ هاوڕێی واتەیە ئێستا لە هاوڕێ نزیکەکانتە یەکەم جا قەدرن خوا خستوێنتە یەک پۆل حەست کۆمە قەت ناچێ بەدڵتەوە دوو گاڵتە لێبینی و یەکسەراتۆتە ناو دڵتەوە جاری وایە ئینسان ئەڵێن ئینسان مەخبوء تحت لیسانه مرۆڤ لەژێر زمانیە شاراوەت زمانی کردەوە بێتە شتێکی تر تەعامولێکی ڕێک جاری وایە کەسێ و تەنکوتی واقە پیاو کوژە باش یەکێکی قەڵەویش لەوێ زۆر میهرەبان باشە مامۆستا بێم وەر بۆ پێوەرانە چکە باسی ئەوم کرد کۆمەڵک بارودۆخ باسەکەین جیاواز بێ ئەمە ومان تەلەبە بووین لە قوتابخانە ستەرەمەشامان کردووە لە قوتابخانەیەکە سێرتە کرد
ئافرەتێک کچێکی جوان و ڕێکوپێکی شتیا بووە جوانەکەی بەناوبانگ بووە سێرەکەی دڵی نیشتووە بە دوو لە ڕوتان خوێڕێترین کوڕی گەڕەکەەوە بە ماتۆر سوارەکەەوە ئەم حاڵەتانە چییە سەیرە لای کابراوتی وتی کوڕێ ڕۆمانسیادی نازانی دڵی چوو لە کچێوتی عاشقتم و وتی کچەکەش ئەیویست خاڵە هێزەکانی خۆی لە دەمی کوڕۆ بیسی وتی تۆ بۆ لە ناوام و کچەی دنیا دڵت نووساوەتە منەوە وتی وەڵام جا چی بکەم دڵ وەک مێش وایە بە گوشەوە نیش جاری وایە هەمووی شەکەی تێکداوە نازانی هەر بە فعلی نازانی دڵ ئەزانی ئێمە نەستی ئینسان تۆ خۆت ئیشت دەروناسی ئەوەیە نەستی ئینسانیان لاوەعی ئینسان دیوی ناهوشیاری و نائاگایی مرۆڤ زۆر پانتایەکی گەورەتری هەیە لە هەستت هەستەکانت خۆتە ژمێری بەڵامای ئەو جوڵانەی تۆ ئەنجامیەدەی چەندێکی لەژێر هەستایە دوو مامۆسای ئاینی قساکەن هەلە خۆت هیچیان بەدڵە وڵامە منطقی قساکە جار وای قسەی زۆر نامەنطقیشەکە تو ئەتوێ بە زۆر بیمەنطقێنی تۆ خۆشتەوێ خەبەرت نییە هیچ دوور نییە تۆ لە مناڵیە پیاوێک مامۆسایەکت لە مەکتەبە لەگەڵ تا چاک بوو بێ دوو جاوتێتی شێرەکەم نوقڵێکی پێدابێتی شکلی بەشکڵێ مامۆسای بچی خۆت بیرت نەماوە سفر تۆنی دەنگی بە کەسێکێ نازانی کێ و چییە ئەم بەینە سریالێکی ئێرانی بڵاو بوو بەشی یەکەمی چوو یەکێک بوو لە سریالە ڕاقیەکان وەحشی سەیری مەکرد کابرا کە تۆمەتبارەکرێ بە کوشتن جەوادی عزەتی یەکێک لە ئەکتەرە دیارەکانی ئێرانە ڕۆڵی یێڕی لە ڕاستتر محامەیەکی بۆ ئەگرن هەر حکوومەت جاعادەتەن ئەگەی خۆت پارەت نەبوو پارێزەرێ بگری دادگا حکوومەت خۆی پارێزەرێکی متتەوە کە ڕاتبی هەیە لە حکوومەتەوە معاشێکی بۆ تەگرن ئافرەتێک بوو هەر یەکەم جەلسە کە دانیشتن لەسەر مێز بەرامبەر یەک کە قسە بکەن کچەکە هەموو دەستی لەرزی خەڵمەی گرت بۆ دەسۆ تر ئەم تاوانبارە و ئەگەری ئەعدام کرێ و دوو قەتل کەوتۆتە سەری وتی تو بۆ دەسەر تەبیعیت وتی هیچ نییە قسەیەکە چای پڕ بوو لە فەرمێز ئیتر ئەم پێی وت متهەمەکە وتی تۆ هەر بەجددی تەبیعی لەگەڵ مناین بوو زۆرت لێکراتەوە یەکەم ئیشتەوتی نەوەڵا من ئەمە دەیەمیشمە هەموو پرۆژەکان ترم فەشەلمێناوە لە دادگایە نەمتوانیوە قوتی خۆم بسەلمێنم بەس ئەمەی تۆ بۆ من لە دادگای لە هینێک پارێزەرایەتیە زیاترە وتی تۆ ناکرێ وتی چی ناکرێ وتی ئەم هەموو لێکچوونە ناکرێ تۆ یەکێ بیر منە خەیتەوە دەنگت شکڵت جوڵت چاوت ڕێک ئەویت ڕێک ئینێکی عشقێکی سەرنەکەوتووی هەبوو ناکامی هەبوو ئەم کوڕی کە بینیەوە لەم چرکە ساتە ڕێک ئەو بوو جاری وایە تۆ کەسێکت بیرەخاتەوە خۆت نازانی کێیە چییە و شتێکی هەر لە دەروون ناسیا باسەکرێ ئافرەت بە دوای سیفەتەکانی باوکی ئاگەڕێ لەو کوڕی کە ئێوەشی پێ بکە ئیتر ناڵێن باوکشی ماتۆر سوار و ئەوە جاری وا هەیە باوکی تۆنی دەنگی بەرزە زۆر سقی بە خۆیەتی ئەمەی من و تۆ پێڵین خوێڕە لێ کۆڵان لەوە سیفەتێ بە قووەتی هەیە ئەمە گەیتر ڕۆمانسیانە هاتووەم حەزی لە پیاوان نەرمونیان نییە حەزاوەک باوکی پیاو بێت ئەوە بڵێ ئەرکێ بە بەرشەقیە دەم تۆ لە بەردەم منە دەنگ بەرزەکەیت حەیەکی ئاوایەوێ ئەمە لە مێشکە لە نەستیا تۆمار بووە کێ ئەم نەستە هەڵە کۆڵێ وەڵامایەوێ دانیشی بۆی لە دەروون پزیشکێک و ڕاوێژکارێکی دەرونی و کابرای کلینێک چایکۆ بڕان بە یەکەوە تەحلیلی کەن تایبی دۆزنەوە لە نەستی ئەم کچا چی دڵی چۆ لەم کوڕە ئەمە ئیژی ئەمە نییە مهمە دڵی لێچوو هەچی بکە یانی بەڵام گرنگەوەی ئەو خاڵانەی لە مێشتایە هەوڵ دەبی دۆزیتەوە لەو کەسا کە هاتۆتە پێشەوە بۆی ئەو هەلەکەمانی کە ئەوتمان لە دەست دەرنەچی پێوەرجاری وایە خۆتە بێدای ڕێژیتەوە مامۆستا باسی ئەوەت کرد کە مەسەڵەن ئەو ئافرەتە بینوێت ئێمە لە یەکێک چووە فرۆی دەڵێ کە کوڕێک عاشقی کچێکە بێ ئەگەر کچەکەی بۆ بوو باش ئەگەر بۆینە چوو عاشقی دواتریش ئەبێ لەو بچێ وێ مامان شێواز باشە مامۆستا بێمە سەر جوانی پێوەرە بۆ ئاوسەرگیری پێوەرە بەڵام جوانی چییە جوانی ڕوخسار
ئێستا ئەخدوای ڕوخسارش چییە؟ ئێستا جوانی ڕوخسار بۆ پیا زۆر دەورە بینێ یەکەم عاشقە بێ مەسەرەن لە جوانیەوە بێ ئێستا یەکێک لە ئیمامەکانە ئەڵێ ئەگەر ئافرەتێکیان بۆ دۆزی تۆ وتیان چاکە و باشە و ئەوانە گوێمەگرە بڕیارمەدە وتیان باشە و تۆ بڕۆی تەمەشای بکەی لەبەر جوانەکەی چکە عیبە ئافرەتەکە ببینی بڵێن شخصیەتی جوانە کەسایەتی جوانە ئافرەتێکی بەدە بگەڕێت تۆ لەبەر بڵێ جوان لەبەرەی جوان ناخۆش لە بێڕێزیکردن بەرامبەر بالضبط جا بەڵام یەکەم جا لە شخصیەتی پرسە ئێستا بۆ پیاو جوانی ڕوخسار زۆر دەورە بینێ هەیەت دڵی چووە بە ئافرەتێکا بە زەبەرقشی یا لە بەرچاوی بۆ ئافرەتیش بۆ پیاو ئەسە وەختی خۆی لە لادەکانە ئافرەت کام پیاوەی خۆشەویست ئەو پیاوەی کە زۆرانی بە قوتە کرد و بە قۆدووە بەتوانا بووە ئەوەی خۆشەویست کەیفی بەوە هات ئێستا ئەم هێز و دەسەڵاتەش گۆڕاوە نازام جوانیان نەگۆڕاوە بۆ پارە و ئاسن بۆیە زۆر جارافرەتان تۆمەتبارەکەن بۆی کە ئاسن پەرست و بەژۆن خوازن جا جوانیەکە نازانم هەرێکە و بە جۆرێک جوانی لایە بەڵام ئەفم مامسە بەڵام هەیە سوارچاکی خەونەکانی لە مێشکا بۆ مەسەن ئافرەتێکە بۆ پیاوێک کوڕێکی وەکۆی جەناو باسکرد قۆزی باڵا بەرزی ئەسمەری ئەوە بێتە داوای شوبەوە بکە و کوڕیش کچێکی لە خەیاڵایە کچێکی جوانی ڕۆکبێکی ناسک بێ کە لە کاتێکا لە دوای زەواج جوانەکە هەر 6 مانگ بێت دوای تەبیعی بێتەوە جا پرسیارەکە وێن نازانین جوانی چییە ڕێک ئەوەیە ئەوە یەکەم قسەیە کە جوانی مەرجە دڵت بگرێت چاوت بگرێ چکە تۆیکە بە زۆر بهێنیەکرد نەچوە دڵتەوە ژیانی خۆش توش تاڵەکەی بەڵام جوانی چییە؟ کێ جوانە؟ ئەگۆڕێ کەسی وایە ئیجماعی جن و ئینسی لەسرە جوانە ئەوە دەگمەنن هەر کەس بیبینی لە شەیتانێک و تا فریشتەی لە ماشەڵڵا کەمینەیەک لە ساڵێکا لەوەیە سەیر ئەکتەری فلیمەکەوان هەڵە بژێرن لە واقعا ساڵی یەک دانی وا نبینی نە لە مەطعمێکا دێتە ڕێت نە لە مەکتەبان نە لە زانکۆوان نە لە ناو تەکسی و پاسە یەکەواتە ئەمە تۆ بۆ کەسی وا بۆ بگەڕێ ئەوە لێگەڕێ کەسی وا هەیە پێوەری تۆ بۆ جوانی بڕشت ئیسا ئەفریقیەک لە ئەفریقا بڵێ پێوەری من بۆ جوانیەوە سپی بێنم ناگوندە تۆ لە ئەفریقاژی ئەبێ بە گوێرەی ئەو ژینگەی کە تایایت جوانی هەڵسەنی تۆ لە کوردستانە بە دوای کچێکی ڕووسی مواسەفاتابی دەست ناکەم نییە هەرە و پێسە نییە لێرە ئەو چاوە لێرە کوالێتەمان لێرە نییە هەر نییە ئەوە نەژادە جیناتە تۆ کە نەدبوو بە زۆر بە تۆ دروست ناکرێت بۆیە بێت لە ناو ژینگەکەی خۆتە گونجاوترین ڕێکترین شت کە لە ناو ئەمانە ئەمە زیاتر لەوانیتر دڵی منەگرێ چاوی من تێرەکە هەڵە بژێر یەک دووەم قەڵەوی زەعیفی مەسەلەن پیاوی وایە بەتەبع حەزی لە ئافرەتی قەڵەوە هەواری ابن القەیم لە کتێبی ڕەوضەت المحبینە بە تەفسیل باسیەوەی کردووە دنیای شعر یەک فەسڵ ئەو پیاوانەی کە ئافرەتی قەڵەویان پێ جوانە و شعری هێناوە واوایە و ئاوا لە بەرامبەر ئەوانەی کە قەڵەویان پێ ناشینە زەعیفیان پێ جوانە هێناوێتی من بۆ گاڵتە دو سێجا باس مەکردم ئەمە گەنج بووین برادریت حەزەکەم ژنم هێنا هەر کە باوشە وڵێ ڕێک بشکێ بەسەر دەسمە ئەوەنە باریک بێ وەک شوشە و کریستاڵ و ئەمانە هەبوویت وەڵڵی ئافرەت لە دوورەوە خۆت هەڵدەی داتە زەریا بدەی لە سەقفەکە ئەوە ژنە ئەمە برا ئەمە چوپی هینە چوپی یاری هەر چوپی یاری مناڵانەوەکەی ئافرەت بەلایەوە وڵێ قەڵەو حتا قەڵەوتر بێ مهمتر ئەمە نەگۆڕێت منێک کە بەلای خۆمەوە زەعیفی مواسەفاتە بێم بە تۆ بڵێم کاکە عیساگیان کچێت دەرەجە یەک جوانم بۆ توی بینێ لێم ملباریکە چییە؟ نەمەم ناوێت بۆیە جوانیە گۆڕێت دیسان جوانی هەیە بۆ تۆ یادگاریە لە مناڵیە خزمێکی نزیکت کورە ئەکتەرێک کورە ئەنیمەیشنێک ئەفلان کارتۆنێکت خۆش ویستووە ددانی وەک کەرێش گوا بوو ددان پانە گەورەکان هەر لە خۆت و حەزەکە یەکێ بینی ددانی وابێ هیوایە لەوڵاوە بەمەرجێنم ددانی تەلی بۆدانە چاکیکە هەموو گیانی بەدڵت ئەوەی خاڵی لاوازی و ناشرینیە بەلای کەسێکۆ تۆ بەس دڵت چۆلەوە نازانی چینیەک بڵێ من چاوژێر پێڵەی مێ ناتەسی ناکەوێت لە چین و یابانە خۆیانەوە چەشم بادەمین فارسەڵێ چاو بادەمین بۆیە بێ بزانی پێوەرەکانی تۆ گرنگەوەیە لای خۆت بەردڵت بێ بەرچاوت بێ
یەکێ دیاڵێ ئەمە کوێی چووە بە دڵتەوە و ئەسمەر و تۆڵی جا من هەر خۆم حەزم لە ئافرەتی ئەسمەرە یەکێڵێنە بەعەکسەوە مهم ئەوەیە لە چاوی تووە خۆی جوانی لەو کتێبی شڵێنیان ئەقڵواینا ڕێک بە تەفسیل باسم کرد و جوانی چییە؟ جوانی دەقیقترین وردترین پێناسە کە کرابێ بۆ جوانی ئەوەیە هاواهەنگی و تەناغومی سەرشقێ و کەسێ بەیەکەوە چەند بەیەکەوە گونجاوە لوتی چاوی دەمی گوێچکی بەیەکەوە دێ کەسی وا چاوێکی گەورە هەیە لە ڕوخساری نایە سوبحانەڵڵا هەڵی زیادەڵی بەیەکێترە لیان بەستووە باشە مامۆستا هاوکوفی دەوەر نابینێ لێرە هەبێ سەر خۆت هاوکوفی من دایکم مەیوت بەلەوەی زەواجکەم قاعکێن دۆزیوەوە نەچوێکی دڵت چوو بێ لە یەکێ ناشین بێ دوای حیامام چێ بڵێن ئەمە کچ بڕە هەموو دایگیان من ئەگە ئاوێنە نەبێ مشکیلەی خۆم نبینی بەس تو منت لێوە دیارە جاید بۆت لە تو جوانترێ و دەرەوەڵ هەر جوانی مۆ لە کوڕی تۆم هەڵێ مەیمون ئەوی لە بەچکەی من جوانتر نییە هەموو کەس مناڵی خۆی پێ جوانە بەڵام بە فەعلی پێوەری خۆم من باڵام نەگەشتوتە 170 بڵێم ئافرەتی 175 نەمێتوە باوەسێگەیان چی چۆن نەمەیێنی بەڵام کەسێک ژێر 2 مترە نەحەقی نییە بڵێ من کچێکم ئەوێ باڵای 175 بەرز بێک ئەبێ زۆ بۆی بگەڕی تا دەنگەوە دەستکرد چونکەڵی حەزەکەم بە یەکۆ دەرچی نەڵێنەوە چێ لە بندەستا ڕقم دەن جانتایە بەشانتەوە وا نەڵێن حەقی خۆیەتی بۆیە هاوکوفی گرنگە من خۆم چەندێکم دایم ئەوتە لە بۆ برادرانە یاود وڵا کچێکیان دۆزێتە بەس جوان نییە و داوێنەتان نییە هیچماوەسە بۆ من خۆ دێو نیوە من نەموتە دێوی بەس تۆش ئەو خەیاڵیە نیت باش ئەو مەرجەی تۆ بۆ کچێک هەتا ئەگەر کچێ بۆ کوڕی بێ شۆگاتە تۆی نەوەڵام دێت توش عەقڵ بە خۆی سێرەگەی کەسێکی نۆرماڵە کچێکی قژی وابێ و چاوی دەرەجەیەک خۆ مۆسەفاتەوە هەیە تا ئەو دکتۆر مەحموودی ئەنوشە قسەی خۆشی هەیە هەنێجا لەگەڵ بڕێ لە قسەکانیان نیم جاڕای لەوێ زیادە ڕێوە بکە بەس قسەیەکی کۆمیدی خۆشی هەبوو ئەوت کابرا ئەڵێ من ئافرەتێکمەوێ ناوقەدی ئەوە باریک بێت دەست بگاپیە وا ڕێک بێ ماینەکانی بینیوە شاجوان کاڵە بژێرم ڕێ قیاسیان دانا ئەویت خۆیشی کە ئەدا بە بەردەم تەلەڤیزیۆنەکە ئەڵقەیە تەواوە بێ هێشتا زگی تەواو نەبوو ئەوە ڕەتە بێ هەر ئەڵێ خیتارە باشە تۆ خۆت 110 کیلۆی چۆن کچێکتەوێ قەتبارێکی 50 کیلۆی هەر نابێ ئەبێ قیاساتی خۆمان حاڵەتی خۆمان بزانین بە ئەندازەی ئەوە چاوەڕوانەکانمان ڕێخێن دا چاوەڕوانی زۆر کوشندەیە چاوەڕوانی ئەوەی کە باست کرد کچێک لە مێشکی خۆیان خەیاڵاتی زۆری کردووە وەگوتم لەو هەلانەی دێتە بەردەسی لەوەیە 20 کەس داوایکەن هیچیان نیوێ و مواسەفاتانیاتیان نەبێ توش سەدمە دێ غەڵەتە ئەبێ پێوەرەکانی بەشکە بڵێ ئەگەر ئاوا ڕێک و پێک و جوان و چی بوو ئەگەر تۆزێت علم و ملم شینەوە شەهادەیشی نەبێ قەینا قبولمە ئەگەر شەهادەیەکی ڕێکی هەبێت و ئیشێکی باشی هەبێ گشتی بداتە دەمیەکە و زۆر خەتەر هەر کەسی دەست ناکەوێت بۆی لانی کەم بڵێ ئەمە نەبوو ئەوە بوو ئەوە نەبوو ئەو بوو یعنی بڕێک بەشی کا بەش هەموو یەلکەکان نەخاتە سەبەتەوە ئەی جوانیش مامۆستا جوانی تاوان یەکەم جار پێوەرە بەس دوای 6 مانگ لە هاوسەرگیری جوانی کاڵ نابێتەوە ئەزانی تۆ بێز بیر لە زەواجکەیتەوە ئەمە جوانێکی عاشقانە نییە ساعتی لەگەڵ کەسێکا دانیشتوی چێژ لەسەر و شقڵیە بێ ئەسڵەن جەستەیشی هەمووی پیاوی وا هەیە دەوامی دەبەدەیە 10 ڕۆژ لە دەوامە 10 دانە ڕۆژ هەر جەستەی ژنی بە جلوبەری شەوە نابینێ چ بگا بە دەموچاوی بەس کە جوانی ئەمە بەس لەمە و لە قەد و باڵایە کورتیەکەینەوە زەواج پرۆسەیەکی زۆر جدیترە هەرکە مناڵخستنەوەیە پێکەوە دابەشکردنی ناڕەحەتیەکانە پێکەوە هەڵگرتنی بارەکانە بەم چاوە سەیری زەواجت کرد لە زۆر شتی ڕووکەش دەرەچی ئەشهەدو بیلا من ئەگەر ڕیار بێ سەعاتێک دوان بچم لەگەڵ کچێکا دانشم لە گوێچەمێکا دوو قسەی خۆشکەین و یان لە وڵاتانی تر بڕوا سەمایە بالە و مالە و نازانم چی بکە با جوانترین هەڵبژێرێ ڕسمێکی لەگەڵا بگرم بڵاویکەمە بەس کێمان واکەین تۆ لەگەڵ باشە چی گەرنتیەک تەیە ئەم کچە ناز کە جوانەی کە بە مواسەفات خۆت داوتەتە کرد ئای پێتی داوە ئەمە تەوێ ئۆوەڕەوەڵا ئەمە ئەوەیە وشت بۆ تیانێناوە دەرەوە چی زەمانێک تەیە لە کاتی سۆرکردنەوەی کوبەیەکات تەڵپ ڕۆن ناتەقێتە دەموچاوێ هەمووی بێتە لەکەو بە هیچ دکتۆرێکی تەجمیلیش چاک نەکرێ بە دوای دەتەجمیل
هەر بسووتێ دەموچاوی ئەوە حاڵەتێکە مامۆستا بەس حاڵەتێکی تری ژەوەیە کە تۆ مەسەلەن پیا ئافرەتێکی هەبێ بیلۆ بکاتۆم ئافرەتە بێ بە دایک یعنی ئێستا بە مناڵێک بڵێن دایکە جوانە پێی تێکەچێ بڵێن ڕێک و پێەکە دڵی خۆش بەڵامەکە بڵێن ئافرەتێکی باشە پێی خۆشە بێ بۆیە بێ بیلۆ بکەیت تۆ دایکێکی باش هەڵبژێری هەروایە من دووبارەیەکەمەوە تۆ ڕەفیقت هەیە هاوڕێت هەیە بە شقل هیچ جوان نییە بە دنیای ناگۆڕیتەوە نزیکترین هاوڕێتە کەسی وایشەیە کەشخە و جوان حەز ناکە بێت سەر شاشەی مۆبایلەکەشت لایەدە هێڵێ دیسان دەرکەوت بە سەر و سەکوتەوە چی وای کردووە تۆ دڵت بچێت لەم کەسەی کە لە زاهیران ڕوخساری جوان نییە ڕقت لەوی تر بێ گفتوگۆیەتی گونجانێتی لەگەڵ تووە ئەم ئافرەتەکە ئەیهێنی ئەڵەی مانگە ئەڵەی خۆرە درەوشێتەوە پێڵەی میواناتەڵێ ملی بشکێتم بەتاقەتم نییە دیسانێکێکە تێنا یەکسەر جوانەکەی وەکو فیلمەکەی یوزارسیفی حەکیم کە زڵێخا داوایینی لێک لە قتەیەکە دەمچاوی لێ بێتە شەیتان ددانی دەرەچێ تو ئەم کچە جوانت لێ بێتە شەیتانێکم شتە مەخلوقە پیسەجیە نەڕێزی میوانێک مەگری دوو قسەی ناشنی بە دایکت کرد جوانیت بۆ چییە فلسێک ناژی بە عەکسیشەوە دوو قسەی خۆشەکە ناو مەجلسێکە دووجا تۆ هەڵەنێ هەڵێ وەڵام من بەخوا هەموو دنیا بە تەڵەموویەکی مێردەکەم ناتم تو هەمە بێتە هەموو جوانێک لای تۆمێ بۆیە ئەبێ بیرکەینەوە من ناڵێم یەکێ ناشرین جا ئەگەر ناشرین بۆم خوڵقە خراپانیشی زەمان نییە بەڵام جوانی تەنیا پێوەر نییە تەنا پێوەر نییە مامۆستا باسی سروشتمان کرد تەوانەوەی کە ئێستا ئەم نمونەی ئەڵمەوە ژەر سروشتە ینی مەسەلەن پیاوێک بە باوای دابنێن ئافرەتێک حەزی لە جوانی بێ بۆ پیاو من هەمیشە لەمەڵام ئافرەتێک بڵێ وەڵام من پیاوێکی جوانم ئەوێ نیشانی پرسیاری لەسەر چونکە لەم پیاوە جوانتریژێ بەس ئەبێ ئافرەت تەمەشای کەسایەتی و شخصێتی پیاوەکە بکە زەمان باسی سروشت دەکەن پیاو ئاساییە مەسەلەن سێری جوانی ئافرەتەکە بکە لەبەرەوەی خواوا خۆڵقی کردو بەڵام ئافرەت دەبێ سێری شخصێت بکە لە نابێ پیاوی ژوابیر بکاتەوە ئافرەتەکە جوان بێ چونکە ڕۆژێک پیاوێک لە ئیمامێکە پرسێ ئەڵێ مناڵێکم بووە چۆن پەروەردەیکەم ئەم ناڵەکە و چەند ماگەڵە 4 ماگەڵە تاخیری ئەڵە بۆ بەرەوەی لە دایکەکەی دەست دایکە باشی بۆ دایکی باشی بۆ بێ حەدیثمانەیە تەخەیەروا لینوطەفیکم بۆ تۆوەکانتان بۆ مناڵەکانتان هەڵبژێرن بژاردە بکەن یعنی تۆ ئەو ئافرەتی هەڵەبژێری لە ئێستەوە خەیاڵ کە بێتە دایکی مناڵەکانت چۆن مناڵ پەروەرداکە ئەبێ اختیاری باش هەبێ من شتێک بڵێم بۆ ئەوەی تاکید تۆم پۆست سیرکە وا نەکەین کچی داما و جوانی چ نیە و تۆ بەعی بە باز جوانی فەقیرە ئینسانە و ئینسان بەعام حەزی لە جوانیە تۆ دێتە ناو ئەم بینایەوە ئەم دیکۆرا بینی بەدەست خۆت نییە خۆمە بەشەر نییە پێت جوانە چی هەیە تەنسیقەیە گوڵێک لە شوێنێکی ڕێکدان ئەسە بێنە پێشاد ئەو گوڵە لێرەدان هەموو جاواقی خۆ هەر گوڵەکەیە بەس شوێنەکەی زۆر ناگونچاوە یا تەڵە گوڵی لێرەدەجان بچێتە لوت منە کەس ناڵێ وڵا ماشەڵا دیکۆرە زۆر جوانیان کرد دیکۆر غەڵەتە ینی بەس کە بینیت عەرەبۆتەنی تەناغومی هەیە بە یەکە و نەغمەکانیان هاو ئاهەنگن لایتێکی ڕۆشناییەکی کپ لەگەڵ ڕەنگێکی ڕەشزاڵە یان ئەو جگەری و سوورە ئینا تەختەیە ئەوە تەختەیە ئەوە تەختەیە حتا گڵاسەکانمان ئستیلن لە جیاتی و گڵاس و شۆیان دەبەی پلاستیک بێ هەموو ئەمانە شتێک دروستەکە کوڕ کچ مناڵ گەورە حەزیلێتی بێ ئەو شوێنێکی وە تەبیعیە بڵێ وڵا نان لێرا خوێن بڵێ وڵا لێرای ئیسراحەتێکەکەمیەوە بڕۆن ئەشخەوی ئارامی هەست پێەکەی بۆیە دەم و چاوێک ئەگەر ترسێنەر نەبێ ینی جوان بێ کچیش حەقی خۆیەتی حەزی لێ بێ مشکلەیەکمان نییە بەڵام کە کەوتە بەریە کامی ئەولاترە دەروونەکە وایە هەروایشن ئافرەت مەگەر سروشتی مێینەبوونی تێکدرابێ ئەگەر نا پیاوێکی پیاوانە ئەگەر ڕوخسارێکی زۆر جوان و کەشخە و شیک و لوتباری و چاو بڕۆی نازام چیشی نەبێ زیاتر ئەنیشێتە دڵێەوە بەڵام کوڕ بە عەکسەوە کچێک بە ڕوخسار بڕێک ناز و ئەوەی هەبوو جوان و ناسک بوو زیاتر ئەنووسێتە دڵێەوە تا بڕێ شخصیت بەس دوایی بەخوا بۆ هەردوو لە سروشتە و تەبیعەت و گونجان و لێبوردەیەکە کاکە تەسامح زۆر مهمە بۆ ژن و مێرد بە کابرا وتیان چەند ساڵە زەواجتان کردەوەتی 30 ساڵە
سە جادە مقابلەیان کرد بوو وتیان قەت شەرتان بوو وتینە وڵای یەک جار ناخۆشمان لەگەڵ خێزانمان بووە بە حیاتم ئەوە 30 ساڵ زەواجمان کردو چۆن وا سەرکەوتوو بوون وتی وەڵی وعدمان داوە هەر کامان تووڕە بۆەوەی بەرامبەر بڕاتە دەرەوە لە ماڵ من 30 ساڵە لە دەرەوە نەشمەوە جاری وا هەیە تەسامحەکە ئەمە ینی گاڵتەکردن و مبالەغەکردنە جاری وایە تەسامحەکە چاوپۆشی و لێبوردنەکە بە حەدێکە وعدیان داوە هەر کامان تووڕە بۆ ئەوکە بێدەنگ بێ خۆی بگرێ سەرکەوتووە بن ئەوە گرنگترە لەوەی ئەم بڵێ سیرۆ بڵێ پیاز ئێمە من ڕووی داوە من ڕۆژە وتمە یەکێک لەو گەنجانە کە تەمەنی چوەدە سەروی 30 زەواجی نەکرد دانیشتی چی وڵای مامۆستا دانەنوشتوم و بەخوا ئەم دووسێ ڕۆژە چوومەتە سەر کچێک و منش بەزەیم پیاوتم دیارە کچە پێ ڕازی وتم ئێوەڵا بە دڵم نەبووتمی ماردانوشتوی تو بڕێ سێر کەسێ بکەی ئەم دڵت چاکە دڵت بگۆڕە وتم بە قورعان کچی پێغەمەر بێنە صلی الله عليه وسلم ئەوە نییە تۆ تەسەورێکی کاکە فاتیمە سەلامی خۆی لەسەر بێ فاتیمە پێغەمەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو بضعة منی پارچەیەکە لە من پێ فەرموو وەیەکێکە لە جوانترین تعبیرە ناسکە ئەویندارانی بینی باوک و کچ ئەیودە سەلام عەلەیکی یا ئومی ئەبیها دایکی باوکت پێو دایە یعنی بوو بۆ دایک مناڵ بوو خۆ لە هەموو مناڵەکانی پێغەمبەر مناڵتر بوو ئەیوە دەمە دایک باوکێتی ئەو فاتیمەیە پەروەردەی ماڵی پێغەمبەرە پەروەردەی خەدیجە کچی خەدیجە شووە کاتە عەلیش پەروەردەی پێغەمبەر و خەدیجەیە چونکە عەلی ئەبوو تاالب لە مناڵی دایە پێغەمبەر بۆم بەخێو کە مناڵم زۆرە 14 مناڵی هەبوو وەزعی داراییشی باش نەبوو وەرە کوڕێک خۆت پەروەردەت کردووە کچی خۆت هێدەیتێ کە پەروەردەی خۆتە کەچی ڕۆژێ پێغەمبەر سەلمە ڕوا بوو ماڵێن فاتمە کۆ عەلی وەڵا بۆتە شەڕمان ڕۆشتووە لە ماڵ دەرچوو ڕاستێگا لە مزگەوت بەنا خۆڵا بەدەما کەوتووە هیلاکە عرد سەری ڕۆشتووە فەقیرە لە شەڕی حایری ئەوە مەشهورە ئەڵێەوە نوکە پێیەکی لێداڵێ قومی ئابا توراب ئەوە بۆتە کونەی ئیمامی عەلی پێڵێن ئەبوو توراب خۆڵاوی هەڵسە بابت بەمەوە ئاشتانکەمەوە باشە تۆ بیرکەرەوە ئەمە حاڵەتی وابێ بەس تەسامح عەلی نەهات لێیدا دەست فاتمە بشکێنێ کە زانی فاتمە تووڕە بۆ گلەی لێ هەیە و پێی دەبر ناکرێ سەر خۆڵگە چوونە مزگەوت خەوت ئەوە تا فاتیمە بیرێکە هەر کە پێغەمبەر سەلەم دێزانی کچەکەی حەزەکا بەشک و باوکم بڕۆ عەلی بێنێتەوە حاڵتێکی یاساییە بۆیە گرنگترین شت بۆ هەردوو لە چاوپۆشیکردن و من برادێکم هەیە تونە تەبیعەتە هەر جاروایڵی تێک چوێ ئێستا جارای پۆستی واکەونە ناشرینە بیرێکت و پیاوە گەورە 50 ساڵ عمرتە ژنێکی هێناوە باوەڕت بێت تەسەورەکەم جگەلەوە هەر کەستری بێنە ئیستەلاقی دەبوو ئەیوت شۆک بوومە لە ئەوڵەوە جاروایە تۆ ڕەم دەنگم بەرز کردووە تۆ هیچ ئاوەستاوە سەیر مەکە ئەڵێ بووە تۆ ڕووبیتە مەساڵێمە بۆ تاک جۆرابێکم دیار نییە گۆرەیەکم دیار نییە هیچ بزە پێگەینێکات تۆخوا بۆ گۆرەی وا تۆ ڕەویتە ئەوی دوای لێم کردووە بە خۆما بچمە هەر بە جدی ڕاستەکە گۆرەوێم تووڕەبوونە ئێوە ژنی وا هەیە لە جا چاو دەرێ بۆ گۆرەوێ حیاشمان ببە مناقم چێ خۆت ڕێگەبێتە شەڕە کەڵەشێر فیلمێ گێرانیە خروس و جەنگی کەڵەشێری شەڕ کەڵەشێر شامیانەیە لە ماڵە بەردەوام شەڕیانە غەڵەتە ئەمە بەخوا جوان بێ نازانم چی بێ قەتباریک بێ ئەوە سانتیم بێ ناوقەکەی وا بێ کە ئەم تەبیعەتە ناشرینەی هەبوو هەموو هێداتە سفر ئەویتر ئافرەتی قەتباری کێنی لەگەڵ یەک مناڵە دوو مناڵە تەنەیز لەبێ قەڵەوە بێ چی لەیەکی طەبیعی خۆت گەنجی وایە زەواجەکە ملباریکێکە هیچ نییە کە زەواجی کرد ڕێک قەڵەوە بێ من برادرمان هەبوو جەماعەت ئەی ناسن ئەیوت من سیفەت ئەهل بەهەشتمەیە ئەخۆم تێر نابم دووسێ ڕۆژارێ ناچمە سەرا و قەڵەویش نابم وەڵا ژنی هێنا بە 2 مانگ 8 کیلۆ زیایی کرد ئەیوت ئیشتیهام نەماوە خواردن پێ ناخورێ زیاد دەکەم هەموو ڕێ بەڕێ ئاو دەسەوتم خۆت کردە چاو ئیبادەوەی سفەت ئەهل جەهەنەمت جار وای لە زەواجێکە ئەم گەنجە ئەڕوا خۆی لای کچە هەڵەستینە وتمان خۆ ناساندە ئەمەوە بناسم ئەمە سیفەتەکان منە قەت قەڵەو نابم ئەوە 10 ساڵە من هەر 60 کیلۆ ئەم فش و فاڵە ئشتیام دایم باش هەموو جۆرە خواردنێکە خۆم دوای زەواجەکە هەم شتێک گۆڕێ چۆن ئەم ژنە تێبگەێنێ بڵێ وەڵای تۆ گۆڕیت ژنە پێی بڵێ تۆ واتوت
ها کاکەم ئەمە دایک نانی باشی پێت نادا بۆی خەڵەونەوە بێ و نان دەست من نەخۆی وەڵڵی وانە هاتمەلای تۆ بێ هات نازانی مەسەلە چێ جار وای هەر هۆرمۆنات هەمووی ئەگۆڕێ بۆیە ئەبێ واقعی تر سەی ژیانکەی زەواجەکەی لە ساڵی یەکەم دووەما توش حادیسەیەدی ئەم مێردەکەوێتە سەر عەرەبانە بەعەکسەوە ژنەکەوێتە سەر عەرەبانە تۆ چەنی ئەم زاتت قبوڵەکە هاتوۆتە پێشەوە قبوڵی چاوەن و قێنی ئەگە نوقسان بوو ناشرین بوو قەڵەو بوو خۆی مەوێ چکە خۆیەک هەیە لە ناومانە لە پشتی هەموو دیکۆر و ڕنگ و ڕوخسار و قسە و ئەلفازشمانوێ ئەوە گرنگە. مامۆساجان باسی پێوەڕەکانمان کرد زۆر پێوەرمان باس کرد جوانیە تەمەنەوانە بەڵام گرنگترین پێوەرەکان بۆ هاوسەرگیری چییە؟ حەدیثێکمانەیە لە هەر شوێن باس هاوسەرگیری بکرێ ئەبێ ئیشارەی پێ بکرێنی هەر مەجلیسێکە کۆمەڵێ پێوەەر باسەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر لە کۆمەلگا لە بەرچاون فەرمێت تونکەحو المەرأة لأربع طبعا لەبەرەوەی کۆمەلگە تا ئێستاش هەر پیا و زاڵتر و پیا چێتە پێشەوە بۆ زەواج بۆیە ئەو دیوە باسەکرێ ئەفەرمێ ئافرەت لەبەر چوار شت ئەخوازرێ ناو خەڵکەیانی چوار شت هەیە تر پێوەرەکان بەرزایێت وەگۆڕێ ئەولەویاتی لای من جایە لای تۆ جایە هەیەڵێ ئاخر شتەوە مهمە لجەمالیها ولحسبها ئەمە دوو شتی هینن جوانی و حسب ئەوەی بنەماڵ و بەش ولمالها ولدينها فاظفر بذات الدين تربت يدك فەرمی ئافرەت لەبەر چوار شت خەڵک پەسەنیانەکەوەیان خوازی لمالها ولجمالها بۆ پارەی وڵێ دەوڵەمەنە بیهێنە حەسەیتەوە ئێستا بەتایبەت لەم قۆناغەی ئێمە کە قۆناغی سەرمایەداری و پارە پەیاکردن و هەموو شت بووەتە پارە گرنگە من گەنجە ناسم ماڵێ بەس کچێک بۆ دۆزە بەس تاین بێ هیچ پێوەرد نیە بەس پارە دەرکە ئەوە غەڵەتە کەس بووە کە دوایە الحەمدولیلا تێڕوانینی گۆڕا ئەوێت من زەواج وەکو بزنس سەیرەکەم بێ ئافرەتێ بێنم لە ڕووی دارایی یارمەتی مندا یۆدم تۆ غەڵەتی تۆ بێ ئافرەتە بێنی هەستی مەسئولیت کاتە بەرتە بەعکسەوە تۆ خزمەتێکی بەکاربەر بێ زیاتر تا بەرهەمێن بێ تۆ غەڵەت حاڵی بووی ئەمە ماڵە پارەیە هەیە بەس کچە دەوڵەمەند بێ بە حسابی خۆی وازانیتر حەسیێتەوە چکە خەزورم سیارم بۆ کڕی خەزوم سیارەمە خانومان بۆ هەیە وا بۆ ئەنی کابرا کە زەواج یەکسەر خانوویکیان بە هەدیە پێدا و بە سوچ سیارە و بەڵام دوای ماوەیە بۆی دەرەکەوێ پیاوەتی ئەوەیە بەسەر خێزانەکە تا تۆ خزمەتی ئەوکەی هەتوێ کە تۆ مشەخۆری باوکی بووی ئەمڕۆ بێ یا مانگێک و ساڵێکی تر هەست بە کەمی پیاوەتی خۆتەکەی ئەگەر نەیداتۆ لە ئەگەر نەیشی داتە ناوچاوتۆ خۆدی ناوچاوی خۆت ئەوە ئەگەر ئەو وتی ئەرەمری تۆ چی بووی کە زەواج کردەکە من نەخاند باوکم سیارەی بۆت کرد زۆر ناخۆشە وەلی جەمالیها ئەوەی کە باسمە یەکێ لە پێوەرە گرنگەکانی پیا و بەردەوام جوانی بووە وەلی نەسەبیها یان حەسەبیها لەبەر بنەماڵەی ڕەچەڵک لە عایلەیەکی شەریف ناوبانگدارن ڕێک و پێکن بنەماڵەی دوکتۆرن مەلان بنەماڵەی مەسەڵ ڕێز عەشرەتن ئاغان ئەمانەی تر شتێک لە مێش خۆتا دایەنەی وەلی دینیها هەیە لەوەیە پارەدار نەبن زۆر جوان نەبێ بەو مانایە بنەماڵیش ماڵێکی فەقیر بلەوەی باوکی خزمەکاری مزگەوتێ بێ بەڵام ئەستەکەی زۆر دیندار و محتەشەم و پارێزراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر بڕیارە یەکێکیان بێ نەیوتە ئیلا یەکێکیان هەر چواری دەستکەوت نوڕن عەلا نورە ئەوەی تر کێ خوا پێدا کەسێکی وای دەستکەوێ هەم جوان بێ و هەم بێمنەتی پارە ئەمانە بێ و هەم بنەماڵەیەکی ڕێک و پێکیە بێ و هەم دیندار و بە ئەخلاق و پەروەردەکراوێ ئەمە هەبێترا موشتە بەڵامە فەرمی ئەگەر بڕیارە یەکێکیان دەست پێوە بگری فاظفر بذات الدين ظفر به يعني بردەوە بۆ خۆی مەسەلەن ئەلەوێ میوەیە دانی چوار مناڵەی کێ سەریعتر گەی پێ بیوە بۆ خۆی ئەوە ظفر بهیە یعنی بردەوە پێغەمبەری خوا نافەرمێ فەختەر ذات الدين دیندارەکە هەڵبژێرە فەرمێ فاظفر بها بیبەرەوە بۆ خۆت ئەگەر توانیت براوە بووی بە دیندارەکە هەڵێ پەلەکە ئەویان ببەرەوە بە کوردی خۆمان بە تعبیرەوە دەست لە قورچێ یعنی وەکو لە ناو عەرەباڵێن ئەم قسەیە جاری وای بە معنای خراپە ئەڵێ کوورە قوڕ بەسەردا و پارەدانراوە بیبە بۆ خۆت لە زاهیرات جنێەوە مەسەلەن بەڵام یعنی بۆ ئەگە نەیبێ قوڕت بەسەر بێ
تەری بە تێدا یعنی ئەگەر چۆن بڵێ ئەوە دەست نەکەوێت دەست چۆتە قوڕە دەست چێتە قوڕادا ئەویان ببە بۆ خۆت بۆیە ئەم پێوەرانە هەن گرنگن دیسان ئەگەڕێمەوە جەمال ئەگۆڕێت جوانی چییە لە یەکێ بۆ یەکێک پێوەرەکان ئەگۆڕێت پارە غەڵەتێکی گەورەیە ئەگەر بێتە ئەساس خۆت دەوڵەمەنی قەیچێکا کچێک بێنە دەوڵەمەند بێت قەت نایە بەسەر تۆ مشکلەیەک نییە با تێر بێ یەک نەبێ وەک نەدی بودی هیچی نەدی بێ ولای تۆ چکە و کاتە لەوەیە تۆش جۆرە جۆرەکان شخصیەتی ئەو بەین بزانی هەرچەند خۆشیشە پیا و بەردەوام سوپرایزی خێزانەکەی کابیباتە شوێنانێک ئەو نەیبینی بێت سیارەیەک بخاتە ژێری کە لە ماڵ باوکیان نەبێ مەسەلەن ئەمە گرنگترە بەڵام زۆر نەدی بدیش نەبێ ئەم پێوەرانە هەن بۆ ئافرەتیش ئەینەن شت دەتوانێ بەعکسەوە سیرکە ئەم پیاوە چەنێ پیاوانەیە چەنێ مەسئولیەت هەڵەگرێ چەندێک هەستی ژنە پارێزیێ من لەو خولی چۆن و بۆ چاو سەرگریەکەی کە دوو پۆدکاسی تریش بکەین لەمە هێشتا ئەوانە ناوترێت کە لەوێ وتراوە ئەوە ڕکلامیش نییە بۆی چکەی ئەکادیمی هاوسانیە بەڵام بە فعلی کەسێک بێوێت توانێت بەشداری بکە لەوێ باسم کردووە مەسەلەن بە خاڵ ئافرەت وریا بە شوو بەم پیاوانە مەکە ئەگە زانی تایەتی جاروایە تۆ نازانی دەرەکەوێت بەڵام ئەگە زانیت ئەم سیفەتانی تایە هەیاڵی چۆن بۆم دەرکەوێم سیفەتانی تایە جاری وایە کە هاتوونەتە پێشەوە لە قسەکردنە خۆ یەکتر ناسینێک هەیە ئەگەر سەعاتێکیش بێ بەلەوەی زەواجکەی پرسیارەکەن لە دەوروبەر ئەم پیاوە معجەبی کێیە زۆر لە ژێر کاریگەری باوکایەتی باوکی و سیفەتی تایە کە نابێ هەبێ وریا بە پیاویش عین نەشت وریا ئەم سیفەتانی ئافرەت بە ئەوەشتی درێژن کاکرێ هەر بڕۆی لەسەری دووسێ سەعات ڕاستەکە پێوەرەکان زۆر دەست خۆشە بەگشتی پێوەرەکان خۆ دەست خۆشە بەس مامۆستا با کۆتا پرسیار بێمە بە کورتی عیرفانی چییە و عیرفانی لە هاوسەرگیریە چییە عیرفانی ئەکرێ پێناسەکەی بکەین بە ڕۆمانسیە بکەین بە پێکەوە ژیان عیرفانێ لە هاوسەرگیریە ئەزانی دیوی عیرفان خوێندنەوەی پشتی مادەیە ئەس ئەم گوڵا لێرە دانراوە دیمەنێکی هەیە ئەکرێ باغەیش بێ هەما ئەسڵ باغەکە هەر 10 ساڵتە لە شوێن خۆیان وەک خۆی وایە و پلاستیکێکە هەر تێک ناچێ دیوێکی ئەو پێکاتە مادەیەتی کە لە بەرچاوتە ئەگەر شتێ ناشرین بێ بەسەن تۆ حەزت لە ڕەنگی سەوزە گوڵێکی سوور دانێ گڵای سوور کەیفت پێ نایە هەیە بەعکسەوە حەزی لە گوڵە خوێنەکانە کە لە ماڵە هەمووی ڕەنگی سوور و جگەری و ئەوانن ئەمە دیوی دەرەوەی ئەم مەسەلەیە دیوێکی تری تەندروستی هەیە وەڵا ئەمە ژەهری ماڵ پاکە کاتەوە ئۆکسجینەدا و نازانم چەندێک پاکەرەوەی ماڵەمانە قازانجە جەستەیەکانە بێ لە علم بزانی بەڵام شتێتر هەیە بۆ زۆرینە ئێستا حەزیان لەم گوڵە ڕاستەقینەیە تا گوڵی باغە لە کاتێکا خزمەتی ئەوێ نازن و زێکەوێ من خۆم گوڵمەیە لە ماڵە خۆشم خەریکیم تا ماڵم ناڵ دوو ڕۆژ لە ماڵ نەبم دێمەسێمەیەکیان لار بۆ تۆ لەم باشیوە ئاوی بدەن ئەوە نەخۆم ئاویانە دەم بە دەمیانەوەم بیرێ چشکە ئیشی ئەوان نییە نە مناڵەکان نەدایکە بۆ من حەزم لەمەیە کە کولفەیە زۆری هەیە هەموو وەرزێک منە بێ یەک دوو $100 بدەمە گوڵی تازە سیسە بێت ئاوی زۆرە دێر خراپە نایدە هەر خراپە یەکێکەڵەیە بێ هەر خراببوونی ئەپلیکیشنەیە ئێستا ئەم گوڵەگە گڵاکەی وای لیا دەبێت شیرکەیتە بنی ئەمەیانە بێ بیبەری تۆ سێرم وەزعوی نەک بیبەری ڕەش و بیبەری سوور و ئەمەیانە پێویستی بە شەکرەیە مەعان پێ وتمەڵارەمە هەماوە ئەبێت چاوت پێوەبێ بەس بۆ من حەزم لەمەیە تا باغەیەکە بەردەوام داینە چونکە ئەوەی کە گەشە ئەکا سیسە بێ لەگەڵیان مامەڵە ئەکە هێستەکەی وەکو مناڵی خۆتی لێ دێ دیوی ڕۆحی ئەو مەخلووقەیە ئەو گیاهەیە هەسەکەی پێویستی بە تۆیە من مۆسیقایان بۆ لێدەم لە ژوورە حەدیقێ داخلی مەیە هەر لە یوتیوب لێدا نووسراوە مۆسیقالی نمو و نەبات جاروایە مۆبایلەکە مەخەمە ئیش 10 دقە و 20 دقە و نیو سەعات جێی تێڵم خێزان پێکەنینی بۆ گەشەی ڕووەک موسیقای تایبەت هەیە لایتینگ ئەو گڵۆپە برادێک لە پیاوەتی خۆی گڵۆپێکی بۆ هێنام تێمە بۆ گوڵەکانت کاکە گوڵ وردە وردە هەمووی سیز بۆوە لێمدا هۆی ئەمە چییە ڕسمم گرت لە گوگڵە وتێوە تشکی ناتەبیعی لێداوتم وڵا برا من گویا پیاوەتیم لەگەڵا کرد فەقیرە پێی بێتاقەت بوو بە من ناسازێ ئەم دیوە عیرفانیات ئەمەیە
چرایەک و گڵێمێک و لاکێشێک و نازانم مۆمێک نییە وە کڵاواتە و ڕووکەشی ئەوەیە. ئێمە لە ماڵە وازانێک چ و کوڕێک گەر هات و تارێکی شکاوی هینیان کردە دارا و وەڵا بوخچەیەکی قەدیم بوو جاران شتیانە خستە ناوی و دوو بیبەری وشکەوە بوو جاران دایکم خوافیکایی کردژنی ماڵان بامیان وشکە کردەوە بۆ زستان کارەبا دایم نەبوو لە ناو مجەمیدە هەڵیگیری چیان لێ کرد ئەیان کردە دەرزی و دایان لێدا هەڵیانەواسی. ئێستا هەنێ ماڵەیە بۆ عرفانیادەوە کاتەدارە عرفانیاد ئەمە نییە ئەوە بڕێ وێنەیە جارانت بیرەخەنەوە بەڵام تۆ توانی لەگەڵ ئەم مایکە عرفان دروستکەی. مامەسا ڕۆ بچی بچە ناو عمقی ڕۆحێتی بوارەکەەوە بۆ منە هاوسەرگیریە ڕۆ بچی بچتە ناویەوە ئەوە دیوێ عرفانیە سەیری ئافرەت کە وەک ئاوێنەی جەمال و جەلالی خوا. باشە بۆ من برادرمان هەبوو حەزی لە عرفان و شاعر بوو ئایتر بە یەک و پیاسەمان سێوە کوچەکە هەر لەوە گەڕێکە دینداری تو حرام هەر عیبێ توخوا تۆ حیف نییە ماستر لە عرفانایە کاکە وەڵی من وەک تەجەلی و ڕنگدانەوەی جوانی خوا سەیۆ کچاکە ئەمە دەسێ ئەو پشیلێشکە وەکو ڕنگدانەوەی خوا سەی تەنەگە زبالەیەکیشکە وەکو ئەیسەی ژنەکەت بۆ ناکەی وەک ڕنگدانەوەی جەمالی خوای ئیلابێ ئافرەتەکەی خۆت نەبێ جەمال جوانی خوای تا ببینی ئێ لە ژنەکەی خۆش تا ببینە هەمان ئافرەتە وتم بە قورئانەوەشت بۆ بێن هەرە بێتە ژنەکەی خۆت ژنەکەیش خۆت جابێت و جانا لە دەرەوە ببینە نەزانی خێزان خۆتە دڵت لێجێ چکە بە بژاردەی خۆت هێناوتە حتممە شتێکی چۆتە دڵتەوە کە خوا سووتە بەس غێر ئەستەکە هی خۆمە بە بەردەوامی ئەو قەدری لات نامێنێ نەوەڵا هەموو شەوێک هەموو ڕۆژێک کە ئەڕۆیتە ماڵەوە گەنج تا گەنجە چووە ماڵەوە یەکەم پرسیاری لای کوادایکم کە بووە مێرد یەکەم پرسیار چۆ لە کوا دایکتان بە مناڵەکانی ئەنی کوا خێزانم بە فعلی ماڵ بە ژنەوە ئاوەدانە ڕووناکە بیرکەرە ئەمڕۆ ڕێیت و خێزان تەواو هەتا لە ماڵانەما بە جددی قەدری زیاتر ئەزانی حیسە منم قسانەکەم لە خۆم عاتفەم جلۆ پەلە بڕۆم بۆ ماڵ تاسی لە خۆش دەکا تۆ ئەم شەو لە پاڵا خەوتوی مەسەلەی هەوەز بازی ئۆمانە نا هەر بە لە پاڵێکە ڕاکشاون خەوتون کە شەو چاوەکەیتەوە خێزانت لە پاڵتا خەوتووە با مشی پرخەیدێ خەوتووە خێزان لە پاڵتا خەوتووە یعنی ئەرکی بەیانی نانی سبەینی مناڵەکانت لەسەر تۆ نییە. من هیچ بەیانی قاوەڵتی ناکەم یەک چای تاڵەخۆ هەڵەسم هەموویان سفرە داخراوە هەڵیش گیراوە بەیانی ئەو نەمابێ هەموو مناڵانە حازرکردنیان نان پێدانیان لەسەر تۆیە بیرکەرۆ من نیعمەتێکە لە پاڵ تووە ڕاکشاوە کە ئیش بۆ تۆ جێبەجێەکە نمونەیەکە لە زۆر شوێن گێڕام و تۆ دکتۆرێ منیش وازانم لە ئاورە وەری گێڕاوە قسەیە زۆر کاریگەرە ئەڵێ پیاوێک هەبوو بەردەوام بە ژنەکەی و تۆ پرخەت دێم نایلی شەوانم خەوم دەنگی پرخەتی زەعاجە و کاکە ڕۆم لە دیوێترە خەوم و ئەڵێ ژنەکەی تۆڵای بڕوا ناکەم من قەت لە ماڵ باوکم پرخەم نهاتووە مە چێت تۆڵی پرخەت دێ و تێویش شەوێکیان لە گەرمەی پرخا دەنگی تۆمار کرد 2 دقە وتی بازانم تەحمل پرخەی خۆیەکە وتی بەیانی بۆی خستە سەر و دیسە پرخە هاڕوهڕتەمە هەر نایلی من بخەوم ئەڵێ دوای ماوەیەک ژنەکە مرد هەموو شەوێ پیاوەکە دەنگی پرخەی ژنەکەی خستە ئیش خەوی لێکەوت ئەوەی کە تۆ ڕۆژگارێ مای بێزاریتە پێتەڵێ شیرمان نەما حەفازە نەما میوان دێ مریشک بێنەوە واز ناهێنێ کە نەمێنێ بیری ئەو تەڵەبا ناکەی چکە بەوە تۆ پیاویت بەوەی کە داوات لێکرێ ئەم دیوەت بینی با یەک مۆم لە ماڵتانە بێ با گڵێمت ڕانەخست بێ با لیدێک ئیشکا لە ماڵە چاو بەشەر کە باک لە جیاتیەوەی شازی مۆبایلی آخر مۆدێل بەدەستۆ بێ کۆمپیوتەرەکە شاشەکەی ئەوەنە گەورە بێ هەر عیرفان لە ماڵتایە عیرفان بە چراو هەنار نییە هەنارێدانە و هینێکی بانگ ستیلەکەت ئەوەی ڕەش بێ لە جیاتیەوەی پیرۆزەی بێ خەڵک حەزی لە ڕەنگ پیرۆزی من ناو ماڵی خۆم
هەمووی پیرۆزەیە هەم فەرشەکەم هەم تاقمی دانیشتنەکە دۆشک و سەرینەکان کاکە با قەنەفەیەکی شاهانەی ڕاقیش بێ کە ڕۆحت ڕۆحێکی عارفانە بوو تێگەیشتی لە قوڵایی خێزانت وەکو ئافرەتێک کە دەستباری تۆ مناڵەکانت وەکو جوانی ژیان سەیری ئەو تعبیرەی قورئان کەن المال والبنون زینەة الحیاة الدنیا ماڵ و مناڵ بۆ فشەکردن و من بە قوتم حەوت کوڕم هەیە ئەمانە نییە جوانیەکن وەکو گوڵەی لە ماڵەداتنەوە وەکو جوانیەک سەیریان کە هەر دەقەی ئەگەری نەمێنێ کە ئاوات کرد عیرفانت هەیە تەلەبت ئەوە بوو لە کچێک فێر بووە لە هینا خوێندێتی بۆوانی وەک خۆمنی خوێندوتەوە و جەو گرتوویەتی و چاوەڕێتی مێردەکەیشی شعری بۆ بڵێت و شعری مێردەکەی تۆ ئەوەیە کە گیانی دەرەچی عەرەقی زەرد و سوور ئەڕێژێ بۆ ئەوەی لقمەیەکی نانی پاکوچاک خاتە بەردەستی تۆ ئەوە عیرفان نییە شەرت نییە گوڵ بێنێ عاترێکی نازانم چی بۆنی چی بدا لە خۆی دەستی هەمووی لە ناو ئیشا ڕۆشتووە پێسی بەرداوە کامیان عیرفانی تر ئەوە عیرفانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنیا لەوەیە دەستی فاتیمەی وەکو کچی خۆی ماچ کردبێ بۆ خۆشی بە مناڵی یەک دەستی ماچ کرد دەستی کرێکارێک بووە کە لە ڕووی نهاتۆ تەوقە لەگەڵ پێغەمبەر بکە بە باشی پێغەمبەر دەستی وردووە تەوقە بکە بە شەرم و چۆم لە وڵای دەست من و دەست پێغەمبەری خوا زانی ئەم نەفسە شکاوەتەوە هەستەکای دەستی ماچەکە فەرمی ئەم دەسە خوا و پێغەمبەر خۆشیانەوێ ئەوە عیرفانە نەک بڵێ شێخ تەوقەم لەگەڵ ئاگاس بووی ئێسک لە دەستیانی هەیە شێخ ئیشی نەکردو ئێسک بۆ لە دەستیا بێ هەر نەرمەیە کاڵی حەسەن حەجەریە نا بێت دەستێک بەڕێزترە کە لە ناو خاشاکایە زبالە پاکاتەوە بۆ مناڵەکانی مامۆستا زۆر جار پیاوان کە باسی ئەڵەی هاوسەرگیری وانە باسی بکە زۆر جار لە مەیکە هاوسەرگیری مەکەن بۆ چکە دەردەوە بەڵایە بەس وڵای کامیان ئاواڵێ سێ چوار ڕۆژنەکەی لەگەڵانەوێتە بێ حاڵی هەر لەگەڵ ئەمەژنەکەی حەزەکەیەکێتر بێنی نەخۆی ئەوە کاتێکە من لە هەنێ شوێندانشم بۆ گەنجان قساکەم یەکێک لەوانە وتی مامۆستا وڵای تۆ واکەی وتم نا من نەمەوێ ئەو خەونە پەمەیەی هەتە بۆ زەواج لێتی تێک دەم چکە وانە بەر لەوەی تووشی واقعەکە بێی پێتەڵێم ئێستا تۆ ناوت دێتەوە لە هیچ لە تورکیا خوێنیت تورکیا گەڕێ ناوت دێتەوە لە ئەمریکا خوێنیت لەوەیە گەنجی ئەم زەمانە بی فەرەزەن جەو بگیرێتچم بۆ ئەمریکا و پاسپۆرت ئەمریکیمە بێ و وا و پێتەڵێم ئاگدار بە تووشی کە ئابەیەک دێ لە ئەوڵەوە ئەڕۆی هیچ کوێ و کۆمەڵگەی بە خۆمان ناشێ ها شتی وا ئەبینیشت قابراڵێک مەی تۆقێنە کوڕەکە نایتۆقێنم ئامادەیەکەم بۆی واقعەکەی بینیت شۆک نەبێت زەواج ژوانێکی دوسێ سەعاتی نییە هەوەسڕانیەکی چارێکی و 20 دقەیە بڕۆی لە شوێنەکە شەهوەتی خۆت خاڵیکەیتەوە تەمەنێکە لەگەڵ کەسێکە تۆ کچێک لە ماڵی باوکودایکی دەرەچێت بە میوانی ئەڕاتەوە ئیتر نابێ بڵێ ڕۆمە ماڵ خۆمان ئەڵێ ڕۆمە ماڵ باوکم ئەمە ماڵی خۆیەتی ئەم دیدە ئەم ڕوانگەیەکە خۆی پۆدکاسەکەی ڕوانگەی ئەم ڕوانگەیەت گۆڕی چاکت کرد واقعی وەک خۆی بینی ئەسڵە بۆیە پیاویش کە ئاڵێ زەواج مەکەن بەو عەقلیەتاڵێ کە تۆ بەم گەنجەتی ئاوا چاوەڕی زەواجی مەیکە باشتر ئەی بڵێ خۆت بۆ کردو تاڵێ من تێگەیشت ڕازیم بەمە چوارتریش بێ هەر موشکل ڕاستەکە مامۆستاجان دەسەکان خۆش بێ بەڕاستی تێر ناخۆین لە بابەتەکانە کۆمەڵک بابەتی جوان لە بواری زەواج لە بواری ژیانکردن بۆ هیوایە گەنجەکان تەماشای بکەن بازنەی بیرکردنیان فراوان بێ بە باشی تێبگەن لەو پرۆسەیە ئەمە زۆر خۆشحاڵ بووین زۆر بەخێر بێ بۆ ڕوانگە بۆ خۆسەلامەت بن منیش زۆر خۆشحاڵ بووم ومێ دەکەم قسەکان جیان گرتبێ و سوودیمان جێگرت و جنابیشیشی لە گەنجینەکانی ئەم نیشتیمانە زۆر خۆشحاڵ بووین لە کۆتاییە نامەیەکمانێک و یادگاریگەی خێنە ناو گەنجینەکە و زۆر سپاس بەخێر سەرچاو بۆ ژیانێکی ئارام و بەختەوەریەکی نەبراوە دەبێت چاوەڕوانەکانمان کەم بکەینەوە واقعیانە لەمان و ژیان بڕوانی بەختەوەر